بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ لە خزمەتتان داین بۆ شیکردنەوەی دوایین پێشاتەکانی جەنگی ئەمریکا و ئیسرائیل دژی کۆماری ئیسلامی ئێران قسە لەسەر دوایین پێشاتەکانی جەنگ هەروە مۆڵەتەکانی دۆناڵد ترامپی دەکەین ئایا و مۆڵەتانە بۆ چییە ئاماز لە مۆڵەتانە چیە کە بە ئێراندا کە خۆی ڕاگەیاندووە ڕۆژی سێشەممە کاتژمێر هەشت بە کاتی ئەمریکا سێ شەو بە کاتی هەرێمی کوردستان ئەو دوا مۆڵەتەیە کە دانراوە گەر ئێران ڕێکەوتن نەکەیان گەر و هورمز نکاتەوە ئێران گەڕێنەوە بۆ چاخی بەرین بە قسەی خۆی و لە بەرامبەردا سەرۆکی پەرلەمانی ئێرانیش هەڕەشەی کردووە دەڵێ ئێمە هەموو ماڵێکی دۆزەخ دەکاتە هەموو ماڵێکی ئەمریکا هەروە قسە لەسەر ئەوەش دەکەین ئەمڕۆ قسە لەسەر کورد کردبوو باز لەوەکە کە چەکی نادۆ بۆ کوردەکان بۆ خۆپیشاندەرانی ئێران بەڵام کوردەکان بۆ خۆیان هەڵگرتووە ئەنجێندایەکیشی بۆ کورد هەبووە ئەم قسانە چی لێ دەخوێنێتەوە هیچ مەترسیەک بۆ کورد دروست دەکات هەروە لەبارەی دوا پێشەتەکان و بڵین کارتەکانی دەستی ئەمریکا و ئێرانیش قسە دەکەین ئەم پرسە لەگەڵێک لە بەڕێزان کاک حەبیب محەممەد جاف هەروە مامۆستارکان ئەحمەد جاف لە ستۆدیۆ لە لەندەنی شۆ دکتۆر ئیبراهیم محەممەد لەگەڵمانە سوپاسی ئامادەبوونتان دەکەین زۆر بەخێر بێت کاک حەبیب لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ئەگەر خوێندنەوەیەک بۆ مۆڵەتەکانی ترامپ بکەین ئامانج لەو مۆڵەتانە چییە و خۆی دەڵێ 48 ساعتم داناوە دوای دەڵێ 24 ساعتی ماوە ئێستام ڕۆژ ساعتەکەشی دیاری کرد دەڵێ شەوی سێشەممە کاتژمێر هەشت بە کاتی ئەمریکا سی بڵین بەیانی بە کاتی ئێمە ئەو مۆڵەتە تاوە دەوێت ئەمان چێت لەو مۆڵەتانەی ترامپ وڵاجا ئەو مۆڵەتانەی ترامپ بەڕاستی مۆڵەتی جدین ینی مۆڵەتی جین بۆ معنایە ترامپ دەژێت فشاری بەڵێنەکانی خۆیەتی کاتی خۆی بەڵێنێکی زۆری داوەکە جەنگی درێژخایەن لە دەروی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا نەکاتەوە ئەو جەنگانی هەموو جارێ ناو ئەنا بە جەنگی عەبەسی یا جەنگی پوچگەرایی ئەوە مەسەلەیەکی گرنگە مەسەلێکی تری گرنگ لە ئەمریکا قانونێکەیە بەنای قانونی حرب ئەم قانونە کاوە ڕێگەی داوە بەسەرەوە کۆمەڵێ زەربات بۆ شوێنێ کۆمەڵێ جەنگی خێرا بکات لە دەروی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوە بەڵام ئەبێ ئەم جەنگانە لە مودەی 6 ڕۆژە کۆتایی پێبێنەوە لە ماوەی 6 ڕۆژە ئەبێ هێزەکانی ئەمریکا لە هەموو ناوچەکانە بکشێنێتەوە بۆ وڵاتی دەسەڵاتی سەرۆک بەزەوە دەسەڵاتی سەرۆک لە ئیعلانی 38 ڕۆژە بەڵێ 22 ڕۆژی ماوە بەڵێ سەرۆک ترامپ لەژێر کاریگەری ماوەی یاسایی خۆیەتی کە لە قانونی حرب قانونی جەنگە بۆی دیاری کراوە بەڵێ قانونی حرب کە تایە دەسەڵاتەکانی سەرۆکی دیاری کردووە کەوا چ کاتێک بۆی هەیە شەڕ ئیعلان کات چ کاتێک بێ حربەکانی سەری ماوەی 90 ڕۆژ بەبێ ماوەی 6 ڕۆژ کەوا کە شەڕەکانی بێ کۆتایی پێبێنێت لە ماوە 6 ڕۆژەکەش 30 ڕۆژی کە ئەخرێتە سەری بۆ کشانەوەی هێزەکانی ئەمەیەکێکە لەو فشارانەی کەوا لەسەر سەرنگ ترامپە و ئەو قەیرانە گەورەی کە بواری وزا دروست بۆ لە جیهانە کە فشارێکی زۆر لەسەر وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکایە لەلایەن هاوپەیمانەکانی لە منتەقەکە لەلایەن وڵاتانی ڕۆژئاوا لەلایەن یابان و وڵاتانی تر کە هاوپەیمانی ئەوەن کە کێشەیەکی گەورەی وزە کە لە جیهانە دروست بووە بەهۆی جەنگەکەوەیە وەلەو ترامپ خۆی گوێ ناداتە ئەو مەسەلانەکە ئەڵێ کێ وزەی لە تەنگەی هورموزەوەیەت با بڕە بیرکاتەوە بەڵام هەموو کەسی ئەزانێت کە ئەو کێشەی دروست کردووە بۆ جیهان ئەو کێشەی وزەیە کە لە جیهانە دروست بووە و داخستنی تەنگەی هورموز هۆکارەکەی جەنگی ئەمریکای و هەڵگیرسانی ئەو شەڕێ ئەو ئیسرائیل دژ بە ئێران بۆیە سەرۆک ترامپ یعنی ئەیەوێت لە کەمترین ماوە ئەو جەنگەوە ئەو فشارە گەورەی کە دروست ئەکاوە ئەو خۆی ئەڵێ جەحیمە دروستەکەین دوای ئەم 48 ساعتە ئەبێ ئەگەر ئەو هۆڵانەی کە ئێستا لە ئارا هەیە کە فەڕەنسا هەوڵی تیاعداد هەروەها تا ڕادەیە لایەنی پاکستانی قفڵ بووە لە مەسەلەی مفاوەزاتە بەس لایەنی تورکی هێشتا چالاکە وەکو بەپێی راپۆرتە خەبەریەکان ئەگەر تا ئەو فترە زەمەنیە کارێک نەکرێت بە جۆرێ لە جۆرەکان بگەنە ڕێکەوتن یا بە جۆرە لە جۆرەکان ماوەکە درێژ نەکرێتەوە ئەگەر ماوەکەش درێژ بکرێتەوە هەتا ڕادەیە لەوە چ ئینقاسی بێ بۆ وەزعەکە پێچێک کێشەی گەورە و حربێکی بیانی زۆر گەورە لە ئێرانە ڕووداد و ژیان لە ئێرانە زۆر سەخت بێ بۆ معنای هەموو وێستگەکانی کارەبا ناتوانێەوە جێبەجێکە چونکە پێشتریش مۆڵەتەکانی خۆی درێژی دەکاتەوە ئایاوە جێبەجێ دەکە جێبەجێکردنی قورس نییە بۆ ئابووری جیان هەتا بۆ ئەمریکا بۆ وڵاتانی ناوچکە و بۆ ئێرانیش بێگومان قورسە
جێبەجێکردنی هەڕەشەکانەوە بەڵێ بۆ ئەمریکا بەڕاستی قرس نییە چونکە لێدانی هەموو محەتاتی کارەبا ئاسانە وەلو هەنێ راپۆرت ئەڵێن ئێران لە ژێرزەویە هەروەکو پرۆژە ساروخەکانی خۆی لە ناو تونێلەکانە محەتاتی کارەبای دروست کردووە و ئەتوانێ وزە بدا بە وڵاتەکەی خۆی تا ڕادەیە نەک هەمووی بەڵام لێدانی وزگەکانی کارەبا بەڕاستی کێشە بە وڵاتانی دەوروبەریش دروستەکە قەرغستانە پاکستانە عێراقا تورکایە تا ڕادەیە تورکمەنستانە ئەم وڵاتانش بەشێکی زۆر لە وزەی کارەبا لە ئێرانەوە وەرەگرن ینی ئەمە ئەگەر ترامپ جێبەجێکەوە گومانیشی تیانە ینی ئەگەر جۆرە لە جۆرەکان وەکو بڵێ ئاوی دەموچاوی ترامپ ڕانەگیرێ بۆ معنای کەوا توی شەرمەزارێک نیوێ لە بەرامبەری ڕای نێودەوڵەتی لە بەرامبەری کۆنگرسا لە بەرامبەری دۆستەکانی خۆیان ناو وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەو هەڕەشانە جێبەجێ ئەکات و راپۆرتای خەبەرەکان عنی باس لەواکەن کەوا رووسیا 200 خەبیری هەیە لە بوشەهر کشاندوێتی و ئەڵبەتە ئەم کشانەوە بە تەنسیق بووە لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیلدا ئەم کشانەوە ینی بەتەسیە دروستەکە ئایا بە جۆرە لە جۆرەکان بە رووسیا نەوتراوە احتیمالە بوشەهریش قەسڵ بکرێ يعني جەحیمەکە لیۆ دەست پێەکە بڕاستی سوپاس دەکەین مامۆستا جەنابشید بەخێر بێ ئەگەر بەڕێز خوێندنەوەیەکمان بۆکەی بۆ هەڕەشەکانی ترامپ بۆی دەڵێ داینگەڕێنەوە بۆ چاخی بەردین سەرۆکی پەرلەمانی ئێرانیش وەڵامیدا بۆ دەڵێ دۆزەغە لە هەموو ماڵێکی ئەمریکایە پێ دوای ئەوە جێبەجێ بکرێت چونکە لێکەوتی لەسەر ئێران لەسەر جیان لەسەر ئەمریکا قورس دەبێت بەناوی خۆی گەورە سڵاو بۆ بەڕێستان مامۆستای بەڕێز و بۆ کاک دکتۆریش لە دەرەوە سوپاس بۆ بینەرانی بەڕێزیش ڕاستیەکەی ترامپ هەر لە سەرەتایی دەستپێکی حملەکانی بۆ ئێران و هەتا پێش ئەوەش ئەگەر سەرنجی قسەکانی بدەین بۆ ڤەنزوێلا یعنی بە جۆرێک لە جۆرەکان هەڕشی پێشووتر هەڕەشە بوون یعنی زیاتر هێرشی دەرونی بوون هێرشی ڕاگەیاندن بوون بۆ بەشێک لەم بابەتانەی وەکو چەکێکی چۆنەڵی پێشوەختە پێش شەڕی گەرم بەکارهێنا و هەر لە سەرەتاشەوە ئەمانەی بەرامبەر ئێرانیش بەکارهێناوە ئەگەر سەرنج بدەین هەر لە شەڕی 12 ڕۆژە هەرجاری بۆ نمونە لە ناو شاری تارانەیان و کۆمەڵێک چۆڵکەن یا شارەکە چۆڵکەن ئەم شەو وێرانیەکەین ئەم هەڕەشانەی کە تایەسە بووە تایەسە هیچیکی بەو شێوەیەی کە ترامپ هەڕەشەی کردووە یاویستوێتی نەبووە بەکردان بۆ حەماسیش کردی کاتی خۆیوتی دۆزەختان بەسەر دێنی بەڵێ بۆ حەماسیش کردی بەڵام ئەوەی حەماس لەبەرەوەی هەم ینی شوێنەکەی نزیکە لە ئیسرائیلەوە و هەم سنوورە جوگرافیەکەی کەمە و حەماسیش شتێکی بەرگری ئەوتۆی نەبوو ینی دژەکردداری نەبوو بەرامبەر ینی هەر هێرشێکی ئیسرائیل ئەگەر بکرێ بەڵام ئێستا لێرە ئێران هەم سنوورەکە تا ڕادەیەک دوورە و هەم زۆر فراوانە و هەم ئێرانیش هەڕەشەیەکی هەیە بەرامبەر بە بڵێن وڵاتە عەرەبیەکان و پەرچەکردارێک بێ بۆ هێرشەکانی ئەمریکا بۆیە بەڕاستی ئەگەر سەرنج بدەین لە هەڕەشەکانی یەکەم و دووەم و ینی لە چلوەشکار ژێرەکە و دوایی بوو بە 5 و دوایی بوو بە دەڕۆژەمانە ئەمانە هەموو وەکو جەنجێکی دەرونی وەکو فشارێک بوون کە ترامپ کردوێتە سەر بەرپرسانی ئێرانی و هەتا هەڕەشەی زیاتر لەوە شەکا کە ئێمەی تر هەر بەوە واز ناهێنین کە ئێرانە گەڕێنینەوە بۆ چاخی بەردین ئێمە دەست بەسەر نەوتەکەشیەگرین یعنی ئەگەر چۆنەڵی لە قسەکانی ئەگەر سەرنج بدەین تۆزێک ناکۆچی تایە تۆ کاتی وڵاتێکە گەڕێنیتەوە بۆ چاخی بەردین نەوتی نامێنێت تا دەستی بەسەرا بگری بۆیە تۆ ئەگەر چاود لە اقتصاد و لە ئابووری ئەو وڵاتەیە ئەبێ بە جۆرێک لە جۆرەکان دەست بگری بەسەریا کە هەتا کێڵگەنەوتەکان زەرەر نەهێنن بەتایبەتی ئەو شوێنانەشی کە دیاری کردووە ئێسا شادەماری ئابووریە لە ئێرانەوە شادەماری ژیانە بەڕاستی هەم ێزگە کارەباییەکان و هەم ناوەندە پترۆکیمیاییەکان وەکو جەنابی مامۆستاش باسی کرد بوشەهر ئەگەر زەرەری بەرکەوێ ئەماوە پێشوە محەممەدی ئیسلامی سەرۆکی ئاژانسی وزەیە تۆمی ئێران ئەیوەت نزیکە لەوەی کە زەرەری بەرکەوێ و زەرەکەی تەنیا بۆ تاران نابێ بەڵکو بۆ تەواوی وڵاتەکە تیشکدانەوە دروست بێ یعنی ئەو ساڵەکە تسونامیەک لە یابان دروست بوو لە فۆکۆیاما محاولەی زۆریان کرد یعنی تەواو ناوچەکە کەوتە کێشە تا ئەوە چۆرنۆبیل کە ڕوویدا بڵێ یعنی کێشەکە تەنها بە خۆیەوە نەبوو کێشەیەکی کردە ناوچەیەکی یعنی نێودەوڵەتی و ئەمانە تا ڕادێکی زۆر بەکارهێنانی ئەم بابەتانەش زیاندان لە سامانی مرۆیی لە جیهانە بەدناوێکی گەورەی لەکەوێتەوە ترامپ لە ئەوڵۆ دژی ئەم بەدناوێ بوو یعنی زۆر هەوڵێدا خۆی وەکو کەسێکی ئاشتی خواز هەتا داوای خەڵاتی نۆبڵێ کرد من کەسێکی ئاشتی خوازم و
حوهاژ نۆ ینی شەڕەکانی ژمار دەی ئەوە نەم شەڕاگرتووە بۆیە ئەمانە من وا ئەزانم ینی زیاتر وەک هەڕەشەیەک بێ بەڵام بە دووریش نییە لە کۆتاییەکبی کاتە کردار ئەمانە وەک هەڕەشەیەک بێ بۆ ئەوەی هەرچۆنێک بێ لە دەرچەیەک دروستکە بۆی ئێران بە زۆرێک لە زۆرەکان خۆی بدا بەدەستەوە بەڵام لە ترامپ ئەوەش بە دوور نییە کە بتوانێت بە تایبەتی لەم قۆناغی کۆتایی کۆمەڵێک لە فەرماندە سەربازیەکانی گۆڕیوە لەوانەیە پێشووتری ژویستە بێتی شتێکی وا بکە بەڵام هەندێک لە فەرماندەکان بە گوێیان نەکردبێ بۆیە ئەم گۆڕانکاریەی شەوی ڕابردوو تا چەند ڕۆژی ڕابردوو لە بابەتی فەرماندە سەربازیەکان باز لەوە ئەکرێ ئەو کەسانەی کە زۆر هێزیشکانی ئەمریکایان گۆڕی سوپاسالار و ئەو فەرماندانەی کە لەوێن گۆڕیونی لەوانەیە سەر کۆمەڵێک کەسی کردبێتە جێگرەوە کە بە تەواوەتی ینی جۆڕایەڵی خۆی بن بۆیە بە دوور نییە بە تایبەتی ئەوەی کە وەکو کەساوەکو تەحەدیەکیش بەرامبەر خۆی نەکەوێتە بەر کۆمەڵێک ڕەخنە و وەکو ئەڵێن نەبێ بە درۆیەک بچێتە سەر درۆکانی دیکەشی کە زۆر باسی لەکرێ ئەم بابەتانە دوور نییە بە شێوەیەکی سنووردار گورزێکی کوشندە لە ئێران بۆشێنێ و بە تایبەتی لە کێشەی کارەبا چونکە بەڕاستی ئێران بە گشتی کۆمەلگەیەکی وەکو خۆیان لە ناپارتمان نشینە یعنی ئەگەر کارەبا کۆتایی پێبێ هەتا مەسعەدەکان بۆ هاتو چۆپێکردن یعنی لە قاتی یەکەم بەرەو ژۆر هیچ کەسێ ئاوی خواردنی نامێنێ بۆیە لەبەرەوە بڕینی کارەبا سەرچاوی کێشەیە بۆ تەواوی ئێران بەڵام ئەوەی هەیە ئێران وەکو لە پێشووتریش باسمان کرد تۆڕی کارەبای ئێران غازی ئێران و ئەو سەرچاوە خزمەت گوزاریانە بنزینی ئێران تۆڕێکی تا ڕادەیەک بڵێم بەسراوی هەموو پارێزگاکانە پێکەوە یعنی ئەم ماوە پاسیەوەیە کریچێک لە بڵێن بەندازیارانی کارەبا لە ئێرانە ئەیو ئەگەر پارێزگاکانی ڕۆژئاواشمان بڵێن ڕۆژاوای ئێران کە پارێزگاکان کارەبا نەمێنێ وێزگە کارەبایەکانی ژەمووی بگرێ لابێ ئێمە ئەتوانین دوو کارگەی پۆڵا بکوژێنینەوە کارەبای ڕۆژهەڵاتی ئێرانی بۆ بێنین لە ماوەی 24 ساعتا وەسڵێکینەوە ینی چاچیکەینەوە بۆیە ئەمە تا ڕادەیەک ئاسانە بۆ ئێران ئەگەر یعنی سنووردار بێ بەڵام بەو شێوەیەی کە باسەکرێ بە یەک جار هەڕەشە لە ئاوەکە هەڕەشە لە غازەکە لە کارەباکە هاتا لە نەوتەکە ئەمە بەڕاستی ئەمە کاردانەوەیکی قورسە و بەداخەوە توانم بڵم کارەساتێکی گەورەی دێمە خزمەت لە سەرگەروی هورموز و ئەوەش دەکەین چکە ئێستا داوایکردنەوەی دەکات و دەڵێ ئەمڕۆ دڵێ و گەر و نەفرەتی بکەنەوە دێمە خزمەتت کاوی تۆر جەنابیشت بەخێر بێ دەمانەوەی سەرنجی بەڕەشی بزانین لەسەر و مۆڵەتانەی ترامپ وایە وا دەکات جەنگەکە بەرەو هەڵکشان بڕوە یاخود بۆ فشاری ڕێکەوتنە چاوەڕێی چی بکەین لەو ماوەی کە ماوە بەناوی خوای بەخشندەی میێرەبان زۆر سپاس بۆ بەڕێزت کا حەکیم و هەروە بۆ هەردوو میوانە بەڕێزەکەشتان بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش ئەلبەتە ترامپ بەڕاستی زۆر شتەڵێ وا دەرناچێ بۆیە یعنی ناکرێت تەوقعاتێک لەسەر یان تەحلیلێک یان شیکاریەک لەسەر قسەکانی ترامپ بکەین بۆی کەوا لە ئایندەدا بڵێن ئەوە دەبێ ئەوە نابێ چونکە قسەکانی ترامپ بینایی لەسەر ناکرێت تاوەکو لە ئایندەدا بۆکو بڵێ تەوقعات بۆ ڕوودانی کۆمەڵێک ئەگەر بکەین هەرچەندە ئەگەرەکان سنووردارن بەڵام ترامپ کەسایەتێکی هەیە کەسایەتێکە لە کاوێکا بڕیارێک دەدا بۆیە ئەم درێژکردنەوەی یا ئەم شێوازە لە تەرکیزکردنەوەی کە لە مدەی 40 سەعاتی تردا یا لە ڕۆژی سێشەمە شتێکی گەورە دەقەومێەوە شتێکی وا دە بەڕاستی هەمووی دەگرێتەوە بۆ سەرەوەی کە ئەم پیاوە کەسێکی حاشاکی جەنابتان درۆکانی و بۆ بیدەرانیش درۆکانی ترامپ سنووری هەموو سنوورەکانی بەزاندووە شەڕەنگێزی هەموو لایەکی گرتووەتەوە هەروە یعنی ئەم پیاوە بە شێوازێک مامەڵە دەکات جینێ و فرۆشێکە بەڕاستی دەمی ئەمڕۆ تویتێکی کردووە لە سۆشال میدیاکی خۆی ئێستا شەرمەکە کە لەسەر کەناڵەکان باسی بکە کەمە قسەی سەرۆکێکە بۆ شێوازە گفتوگۆ لەگەڵ نایارەکانی دادەکات بە هەمان شێواز ئەمڕۆ بەپێی ئاسانی و دەوڵەتی هەرچەندە ئاسانی و دەوڵەتی و مشتانە و نەتەوەیە گورتوەکان و قانونی دەوری و نازانم چی و جەنگ و مشتانە بەڕاستی هەمووی کەوتونەتە پەراوێزەوە هیچ حساباتێکی بۆ ناکرێت بەڵام تهدیدکردن بەوانەی کە ترامپ بۆ توێت ئێمە دژی یاسایی و دەوڵەتیە واتە ترامپ نەگەوەی کەوا یاسایی و دەوڵەتی پێشێر کردووە بە هەمان شێواز تهدیدکردن بۆ قسانەی ئەو قسانەشی کردوێتی هەر پێشێرکردنی یاسانی و دەوڵەتەکانە کە ئەمن و ئاسایشی نێودەوڵەتی بخاتە مەترسیە بۆ شێوازە بەڵام ئەوەی کە من دەیبینم ئەوەیە کە ترامپ بەم
تویتانەی دەیوێت فشارێکی زۆر لە ئێران بکات، چونکە ئێران لە مودەی 6 هەفتەی ڕابردووە ئەمە دە 6مین هەفتەداین بەو هەموو موشکبارانکردنە بەو هەموو شوێنە حساسانی کە پێکراوە هێشتا تەنازوری نەکردو هێشتا کۆمەڵشتی نەداوە بە دەستی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بە تایبەتی ترامپ بڵێ من ئەوا لەم جەنگەدا سەرکەوتم و خاڵی 1 و 2 و 3 و 4 و 5 بەدەستێناوە. بۆیە هەتاوەکو ئێستا نەگەیشتۆتەوە قەنەعەتەی کە ئەگەر هاتوو ئەو ڕایگەیان کە سەرکەوتوو بۆ لەم جەنگەدا بە شێوازی لە شێوازەکان کۆمەڵێ تەنازول لە ئێرانەوە ببێنرێ. بۆیە ئەم ڕەشانە دەکات بەڕای من وایە یعنی من سیناریۆکە لەوە چۆن ئەم ڕەشانە بۆ دەوا دەکات کەوا ئێران بێنێتە سەر قەنەعەتێک کە ڕێکەوتنێکی امزا بکەن کە لە قازانجی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکادا بێ هەرچەندە دیار نییە کە ئەو خاڵانەی کە 15 خاڵەکە چی بەسەر هاتوو تاکو ئێستا و ئامانجەکانی ترامپ چی بەسەر هاتووە، بەڵام لە دوا وتاریدا یان لە دوا وتەیدا دەڵێت گەروی هورموز واتە ئێستا باس لەوە ناکرێت کە مەسەرەن موشکەکانی ئێران چی بەسەر هات، بەرنامە ئەتۆمێکی چی بەسەر هات، واروها پرۆکسەکان یارمەتیدانە لەلایەن ئێرانەوە چی بەسەر هات و تۆ سەرەوەی گەروی هورموز دەکەیتەوە یا جەهەنەمت بەسەرا ببارێنن. لە کاتێکدا یەکسانکردنی هەوڵە ئەم جەنگە بەرامبەر بە گەروی هورمز شتێکی یعنی زۆر پێکەنە ناویە. ئەگەر تۆ گەروی هورمزت دەویستکەوە بە ئاسانی هاتو چۆی تێدا بکرێت و کەشتەکان کێشی تێدانە بێ خۆم گەرو هیچ مشکلەیەکی نەبوو لە ڕابردوودا و ئێرانش دەتوانێت ئەوە تەحەکومی پێ بکات کە ئیسادی کات. بۆچی ئێستا تۆ هەموو شتەکان هاتووەتە سەرەوەی کە تەرکیزە سەر گەروی هورمز بکرێت. بۆیە من پێم وایە بۆ فشارێکە کە تەنەزوڵ بە ئێران بکات، بەڵام ئێران ئەگەر لە مودەی 6 هەفتەی ڕابردووە تەنەزولی نەکرد بێ پێم وانییە بەمەڕەشەی ئەمڕۆی ترامپ تەنەزوڵ بکات ئەگەر بێت و لایەنە نێوەندگیرەکان و بەتایبەتی ئەو دەوڵەتانی کە لەسەر هێڵن میسر و تورکیا و پاکستان و ئەمانەکە لەسەر خەتن کۆمەڵێک پێیان کە ئاڵوگۆڕەکەن لە نێوان هەردوو لایەندا نەگەنە ئەوە سیغەیەکەوە ماوەکە درێژ بکرێت و یا بگەنە ڕێکەوتنێک کە ترامپ وەکو سەرکەوتوو دەرکەوێت تێیدا. بەڵێ سوپاس دەکەم دێمە خزمەتکە حەبیب بەحکومی کە بەڕێزت ڕاوێژکاری یاساییشی ئەم جەنگە بڵێن جگەلەوەی کە پاساوێکی یاسایی نەبوو ئایا بامەزگرتنی وێزگی غاز و کارەبا ئەوانەش تاوانی جەنگە تاوانی نێودوڵەتیە چۆن خۆی ئەساسەن جەنگەکە جنگێکی یاسایی نییە بەڕاستی چونکە بە پێی یاسایی اتفاقیاتی نەتۆ یەکگرتوەکان و اتفاقی جنێفی شەڕە بێ کاتێ دەوڵەتێک بیکات کە دیفاع بێ لە نەفس و لە کاتی شەڕی دیفاع لە نەفسیشە ئەبێ ئەو جەنگە هێزی زۆر عنیفی تیا بەکار نەیەت کەوا لە حدودی بەرگریکردن لە نەفس زیاتر بێت. ئەوە خاڵێکی تر لە هەموو کاتێکا شەڕ ئەبێ خەڵکی مەدەنی و منشەئات و دامەزراوە مەدەنیەکان نەکا بە ئامانجی خۆی. بەڵام پرسیار لەوەیە ئایا یعنی یاسا شتێک ماوەتەوە موسەساتێک ماوەتەوە لە جیهانە کە موسەساتی یاسایی بەحسابی بۆ بکرێت نەماوە ئێمە خۆی ترامپ خۆی باسیەکە ئەڵێ ئێمە لەوین لە سەرەتای قۆناغێکی نوێ بۆ جیهانە وین ئەو موسەساتی نەتەوە یەکگرتوەکان و موسەساتی تریش نەکەرەوە هەر اتفاقیاتی ژینگەیی دەیان اتفاقیاتی تر هەیە اتفاقیاتی گومورگی چەنا تعریفە و ئەوانەی تشکەوە لە جیهانە ترامپ پێی وایە ئەوانە سەردەمی ئەوانە تێپەڕوێ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا سیستەمێکی نوێ مەنزومەیەکی نوێ بۆ جیهان لەسەر نوێ دائڕێژێتەوە لەسەر نوێ داڕێژێت. بۆیە ئەم جەنگە لە ئەساسە ئایا هیچ بڵێن ڕێپێدانێکی نییە لە ڕووی دەولی و ئەگینا جەنگی جیهانی ئەبێ بە فەسڵی حوت لە میساقی ئومەمی متحیدە مەجلیسی ئەمن ئیزن بدا بە دەوڵەتێک یا بە دەوڵەتانی جیهان کە ئیعتیدایەک دروست بێ لەسەر دەوڵەتێکی دیاری کراوە یا جەنگی ناڕەوا دروست بێ لە شوێنێکە ڕێگایان پێ بدا کە جەنگ بکەن دژ بەو دەوڵەتە بۆ بگەینە سنووری ئەوەی کە لە دەستدرێژیکردن بوەستێتەوە. بەڵام بۆ خۆ دەزانی ئەوە مەجلیسی ئەمن دوو جار کۆبووەتەوە لەسەر ئەم جەنگە نەیانتوانێت بڕیارێ دەربکەن چکە جیهان هەرخۆی بەرەو ئەوە ئەڕوا ینی بەرەو ئەوە ئەڕوا ینی کۆتایی ئەو ڕێکخراو و موسەساتە نێو دەوڵەتیانە بێت. هەر بۆ نمونە ینی رووسیاش بە هەمان شێوە پەلاماری ئۆکرانیای دا ینی هیچ بڕیارێک لە مەجلیسی ئەمە دەرنەچوو بەرامبەر بە رووسیا غێری ئیدانات نەبێت کە لە جەمعی عمومی کە قەرارەکانی مولزەم نییە بۆ کەس بە هەمان شێوە ینی دووریش نییە نیزاعاتی تریواشە لە جیهانە دروست بێت هەر بیکەن بە ڕدوو بەداڵ ینی ڕێگە بە ئەم بدەن پەلاماری وڵاتێک بدا ڕێگە بۆ ژتێن پەلاماری وڵاتێکی تر بدا ینی ترم بۆ خۆ دەزانی گاڵتە بە ناتۆ ئەکات یعنی ناتۆ ئەوە گەورەترین حلفە لە جیهانە کە
لە جەنگی سادا بەرامبەر بە رووسیا و پلۆکی سۆشیالیستی دروست بووە بەڵام ئەو گاڵتەی پێەکە کە پێی ئەوەی نەمرون من وەرە ینی ئەوە بەڵێ بڵێ ینی بۆیە ئەم جەنگە لە ئەساسا خۆی جنگێک نییە پشتبەستوو بێ بە هیچ یاسایەکی نێودەوڵەتی تەنها پشتی بەستووە بە ئیزنێک کە سەرۆک ترامپ بەپێی قانونی حربۆری کردووە و ئەبێ لەو ماوەشە کە بۆی دیاریکراوە تاو بێت بۆیە من ئەگەر بەفەرم ترامپ بۆ خۆتان ئەزانن پیاوێکی نەرجسیە ینی زۆر ینی زۆر باسی خۆی خۆ دووسێ کێشە هەیە لەم سەرۆکە کە جیاوازە لە هەموو سەرۆکەکانی ئەمریکا هەل لە سەرەتاوەکو تا ئێستاوە دەچێک لەوانە کە مەسایلی نەرجسیەتی ئەم پیاوەیە کە ئەوێ بەردەوام وەکو کەسێکی تایبەت دەرکەوێت لە مێژووی ئەمریکا و ئەمریکا بگەڕێنێتەوە بۆ سەردەمی هێز و عەزەمەتی خۆی و ئەویش تەنها کەسە کە ئەتوانێت ئەمریکا بگەڕێنێتەوە بۆ ئەو سەردەمە بۆیە ترامپ قبوڵی حەزیمە ناکە قبولی شکست ناکە بەڕاستی ینی ئەو هەڕەشانە ئیکا ئەگەر ئێران بە جۆرە لە جۆرەکانیەتە ژێربارەوە ئەگەر نێوەندگیری نێودەوڵەتی نەبێت دڵنیا بنکەوە هەموو شتی ئەکات لە پێناوی ئەوەی کە جۆرە لە سەرکەوتن بەدەست بێنێت یەک لە ئیشکالەکانی سەرکەوتنی زۆری دروست کردووە ئێستا دەڵێ هێزی دریایی ئێران نەماوە سوپای پاسداران نەماوە ڕژێمەکەمان گۆڕیوە ینی سەرکەوتنی خۆ زۆر ترامپ بە موبالەغەی زۆرتیایە ئەلبەتە حتا سەرکەوتنیانێکی بۆ خۆی دروست کردووە بەڵێ هەر لە جەنگی 12 ڕۆژەکە وتی شتێک نەماوە بە ناوی بەرنامەی ئەتۆمی ئێرانی بەڵام خۆی ئێستا ئەڵێ ئەوە ئێمە بەرنامەی ئەتۆمی ئێرانی لەناوەتین خۆی ئەڵێ هێزی ئاسمانیمان کۆنتترۆل کردووە کەچی فڕۆکانی ئەمریکا لە کۆتایی جەنگەکە ئەکەونە خوارەوە و هێزەکانی ئێران دەستیان لێ ئەوە شوێنن بۆیە ترامپ جۆرە لە جۆرەکان ئیشکالێتی ترامپ ئەوەیە کە بەڕاستی ینی تەنها گوێ لە قسە ئەگرێت هەموو سەرۆکێکی ئەمریکا بەیانیان مخابراتی ئەمریکی بە تاریخی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکامە پرۆتۆکۆلێکە هەموو بەیانی لاپەڕەیە بۆ لاپەڕۆنیە ئیحاطەی ئەخەنە بەردەم دەربارەی جیهان ئەڵێن لە سەردەمی ترامپ ئاوتێتی بیکەن بە لاپەڕەیە دوای ئاوتێتی بیکەن بە نیو لاپەڕەی ساڵی هەر نەخوێنێتەوە یعنی ئیشکالێتی ئەم ئەوەندەی گوێ ئەوەندەی ئەوەندەی خۆی عقلی ئەی بڕێە ئەوەندەی هەندێک کەس کە نزیکن لێەوە وەکو وەزیری دیفاع وەکو هەنێ ڕاوێژکاری تریکەوە تا ڕادەیە ئینجیلین لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا تا ڕادەیە زاوێنی ئینجیلین تا ڕادەی گوێ لەوانە ئەگرێ و حتا هەواڵەکانی حتا ئەو تووتانێک کە ئەی کا تا ڕادەیە میستاقیەتی نییە بەشێکی زۆری قسەیە یعنی قسەیە ئەی بیچێ ئەوی کا بە توت پیاوێک نییە بە شێوەیەکی متەزین و بە شێوەیەکی بەرپرسیارانە سەرۆکایەتی وڵاتی گرتوەکان و قیادەی جیهان بکات نەخۆشە ئەتوانی بڵێ نەخۆش ئەگەر نەجسیەت اعتیبار کرێ بە نەخۆشێکی نەفسی بەڕاستی پێوەی دیارە یعنی ئەم کە نەجسیەتێکی زۆری هەیە کە قبوڵی شکست ناکات کە قبوڵی قسەشکاندنی ناکات و تا ڕادەیە نەشوەی سەرکەوتنی لە فەنزویلا زۆر تەئسیری لەسەری هەیە کە نابێت لە شوێنی کە بشکێ بەڵکو چی بەدەستێنە لە فەنزویلا ئەبێ لە شوێنەکانی تیژ بە هەمان شێوە بەدەستی بێنێتەوە ئەو باست کرد ئۆپەراسیۆن لە دەسەڵاتی خۆیەتی بۆ 6 ڕۆژ بەڵام ئەگەر بگاتە 6 ڕۆژ کاتە دەسەڵاتی کۆنگرێز نیایە بۆی کۆتایی پێ ینی کۆتایی پێ ینی لە ماوە 6 ڕۆژەکە ئەگەر کۆنگرێز بۆی درێژ ناکاتەوە ناتوانێت درێژی کاتەوە چکە لە نەسێکی تر نییە لە قانونی حربا بڵێ کۆنگرێز بۆی هەیە دوای شەڕەکە تەفیزی باتێ چکە ئەم شەڕە بە پێی تەفیزێکی تەواوی کۆنگرس نەکراوە ینی ئەمە نەڕۆشتە کۆنگرس خۆی ئەمریکا ڕێزیە دەگیری ڕاستە سەترام ڕێزیدنتەوەی گرتوەکانی یاسای نێودەوڵەتی ناگرێت ڕێز لە یاساکەسەوەر ناکەم بتوانێت تەجاوزی کۆنگرس کات چکە ئەمە پەیوەندی بە ناوخۆی ئەمریکاوە هەیە کە بەشێکی زۆری بریتێ لە کۆنگرسمانەکان کە پشتگیری خۆینی کە لە جمهوریەکانن باشە مامۆستا بینی سەر گەروی هورموز یەکی لەوانەی کە دەڵێ بۆی دۆزەختان بۆ دروست نەبێ گەروی هورموز بکەنەوە بۆچی وای لێهات یاخود ئەو چیرۆکە چیە کە خۆی ڕۆژێک دەڵێ ئێمە پێویستمان بە گەروی هورموز نیە با وڵاتانە بچن بیکەنەوە کە نەوتیان لێوێ ڕۆژێک دەڵێ پێویستمەوە نەوتی ڕۆژهەڵات نییە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نییە ئێستاش دەڵێ گەروەکە بکەینەوە گەر شتێکمان پێ بڵێ سەر گەروەکە و بۆچی بوو بە کارتێکی زۆر گرنگ بەدەستی ئێرانەوە وڵی جاگەر مێژوویەکی ئەو گەروە باس بکەین بەڕاستی زۆر باسەکرێت بە پوختی بێ باشە بەسەر چاو یعنی گەروی هورمز بۆ ئێران پێش شۆڕشی ئیسلامی نەکبەتیەکی زۆر گەورە بووە بووی
هەموو سوودەکانی بۆ خەڵکی دیکە بووە و هەموو زیانەکانی بۆ ئێران بوو. سەیرێکە هەرچی هێرشەکانی دەرەوەی بۆ ئێران کراوە بە زۆری بەریتانیا هاتووە لە باشوورەوە و لەو منطقە دەریاییەوە و لە کەنداوە و لە گەروەکەوە هجومی کردووە بەشی باشووری لە ئێران دابڕیوە. دوایی بە چەندین تکا و لاڵانەوە و تەنازل اینجا ئەگەر تۆزێک چۆنەڵی هاوکاریەکی بکردایە. بەڵام لە سەرەتای هەفتاکان لە 1970 کە ئیتر بەڵێن بەریتانیا بە تەواوی لە کەنداوە کشێتەوە لەو منطقە ئاویە کە پێڵەن کەنداوی فارس کە ئەکشێتەوە بۆشاییەکی گەورەی سیاسی دروستە بێ و هەموو وڵاتەکانی سەر کەنداو هەوڵەدەن گەورەترین دەستکەوت بۆ خۆیان بەدەست بهێنن. ئێران ئەڕوان هەندێک لەو دوورگانە ئەگرێ، یعنی تقریبا نێسا ئێمە هەر ناوی سێچوارێک گەزانین، بەس نزیکەی 30 بۆ 35 دوورگە هی ئێرانن لە ناو کەنداوە. 35 دوورگی هەیە لە دەوروبەری بەڵێ لە ناو کەنداوە، لە کەنداو تا گەروی هورمز تا لارک تا دەریای بڵێن عومان، ئەمانە نزیکەی 30 دوورگەی هەیە و ئەم دوورگانە تا 73 تا ڕادەیەک منافەسەی هەبوو لەگەڵ وڵاتانی عەرەبی. لە 73 بەحرینی لێجیا بوویەوە، ئەمە وەکو گورزێکی کوشندە بوو بۆ ئێران، بەڵام چونکە بەریتانیا پشتیوانی بوو ئەو کاتە محەممەد ڕەزاشا نەیەتوانی هیچکاوە یەکەم وڵاتیش بوو پیرۆزبایی لە بەحرین کرد. پارێزگا بوو سەر بە ئێران. بەڵێ یەکێک لە پارێزگاکانی ئێران بوو لە 73 جیا بوویەوە. ئەو کاتە ئەمیر عەباسی هۆیدا سەرۆک وەزیرانی ئێران بوو، لە پەرلەمان کاتێ ڕەخنەیان لێگروتیان بۆچی هەروە بە سادەیی ئەم گەروەتە ئەم دوورگەتانە ناوی بەحرەی نەوداتان بە وڵاتێ، وتی چارمان نەما کچێکمانە بوو گەورەمان بوو، گەورە بوو دامان بەشوو، یعنی ئەمە وەڵامەکەی بوو. بۆیە لە دوای هەفتاکانەوە تاوەکو بڵێن شۆڕشی ئیسلامی لە 79 ئەو دوورگەیە ئەو کەنداو بەگشتی یعنی زۆر جێگەی منافەسە و ململانێ و یعنی زەرەرێکی زۆری هەم بۆ ئێرانە بوو هەم بۆ وڵاتانی دیکە، بە تایبەتی تومبی گەورە ئەبوو موسا بڵێن تومبی بچووک دوورگەی سیری، ئەمانە بەرامبەر ئیماراتن، یعنی بەرامبەر ڕەسەخەیمە و بەرامبەر شاریقەن هەمیشە هەڕەشە بۆ ئیمارات هەڕەشەیە کرد کە ئەگەر بەریتانیا یا وڵاتێک هاوکاری بکە ئەو دوورگانە بگرێت. بەڵام لە دوای شۆڕشی ئیسلامیەوە گەورەترین کارێکە ئەو کاتە کردی یا ڕاستەوخۆ گرتنی تەواوی ئەو دوورگانە بوو و ئەو دوورگانە هەمووی بەکارهێنا بۆ شتی جیا. ئێستا هەنێ لەو دوورگانەمان هەیە نیشتەجێیی و بازرگانین، وەکو یا گەشتیارین، وەکو قشم، وەکو کیشە، خەڵکێکی زۆر بەڵێ بۆیە ڕوا. هەنێکمان هەیە تەنیا ئەسکەلەیە، یعنی لەبەرەوەی کەنارەکانی دوورگەکە قوڵە کەشتەکان ئاسان لەنگەری لێگرن. ئێستا خارکی چەکە لەوانە خار گەورەترین ئەسکەلەی نەوتە، یعنی لێ کاتا 5-6 کەشتی ئەتوانێ بڵین نەوتی لێبارکە. هەنێکمانەیە هەر تەنها بابەتی ئێستا دوورگەی سیری کە نزیکە لە ئیماراتەوە دوورگەیەکی تەواو نەوتیە، یعنی بەس بیرە نەوتی تایە و بەرهەمە هێنرێ. دوورگەمان هەیە هەتا لارک قەرەوڵی سەر گەروەکەی ڕێک، یعنی گەروی هورمز سەربازی لارک. بەڵێ گەرویەکی سەربازیە تەواوی کۆنتترۆڵی هاتوچۆی سەر گەروەکەەکە. ئەم گەروەکیشمان هەیە خارک و لارک لێک جیاوازن، خۆی خارک گەرویەکی نەوتیە، ئەوەی کە ئەماوە پێشوە قەسوی هەردووکیان لارک زیاتر چۆنەڵی یعنی چاودێریە، شتێکی قەرەوڵیە بۆ گەشتەکە سەربازیە و ئێمە بەندەری چشمانەیە هەر لەولای ئەوانەوە پێڵێن جاسک، بەندەری جاسکە، بەڵام ئەو هێشتا زۆر نەبووەتە بەندەرێکی زۆر گەورە. بۆیە ئێران بە جددی هەوڵەدا هەموو ئەم دوورگانە بگرێت و دوورگەکانی جەسە گەرسیر بکەین. تومبی گەورە و تومبی بچووک بووەتە فولکەی کەشتیەکان، یعنی لەو سەرەوە کە دێن لەم دیوی دوورگەکانەوە ڕۆن کە ئەگەڕێنەوە لەو دیوە، یعنی دوورگەکە کەوێتە بینی هاتوچۆی کەشتیە نەوتیەکانەوە. بۆیە ئەمە بەڕاستی ڕەجی حیاتە بۆ ئێران و ئێران ئامادەیە گەورەترین قوربانی بدا لە پێناو پاراستنی ئەوانە. و لە ڕابردوو شاگرسەیری بەرپرسەکانی ئێران کەین جمهوری ئیسلامی زۆر ئیهانە یا زۆر سوکایەتی بە سەردەمی پاشایەتیەکەن کە ئەم پیاوانە نەیانتوانیوە هەتا لە قاجارەوە بیگرە تا پەهلەوی نەیانتوانیوە خاکی ئێران بەپارێزن. بۆیە بۆ ئەمان ێستا نەنگیە بەبێ هیچ بڕۆن دوورگەیەک بدەن لە بەرامبەر یعنی شتێکا کە دیار نەبێت. ئەم بابەتە ئێران زۆر بە گرنگی لێ ڕوانێ و لە ڕابردووە ئەگەر بە شێوەیەک لە شێوەکان کەشتی ڕانی تایە ئاسایی بوو بێەوە ئازاد بوو بێ بۆ هەمولایە باس لەوە کە لە مەولابێ پارەیەک بدەن، چونکە ئەو کەشتیانەی کە دابەشیان کردو بەسەر سێ هەست
بۆ منە بێلایەن بەڵێ ئەوە ئەمریکا و ئیسرائیل ئەوە وەرنەگرن دوژمن ڕێگەنە ئەوە دابەشێن کرد. بەڵێ ئەوە ێستا شتێکی ئاوا هەیە لە عێراقێکێکە لە دۆستەکان وتیانەوە تۆ ئازادی هەنێک لە وڵاتانی دیکە کە ئەگەر پشتیوانی چین و رووسیا هەبێ و بۆ ئەو وڵاتانە ئەوە شتێکی ئەدەنا تا ئەوترە و پارێکی درێ داوای کردو بە یوانی چینی بدرێ کۆمەڵێکی ژۆکو ئەمریکا و ئیسرائیل و لایەنگرانی ئەوە تەواو قەتع کراوە بۆ ئەوانە بۆیە ئێستا بەڕاستی ئێرانێکی گەورەی هەیە ئێران بۆ خۆی ئەوێ هەرچێکی کردووە ئەم گەروە بپارێزێ بۆ لەبەرەوە ئاسایشی ئابووری ئێران لەم گەروایە چونکە گەرە و گەروە نەمێنێ ئاسایشی ئابووری ئێرانی بەڕاستی ئەکەوێتە مەترسیەوە و پێگەی سەربازی بۆ کۆنتترۆلی گەروەکە لە دەستەدا یعنی ئەگەر تەواوی ئەو منتیقەیە دوو گەروی لە دەست بدا پێکە سەربازیەکانی لاوانە بێت جۆپۆلۆتیکی بەهێزی ئێران ئێستا لە گەروی ورمزا هەیە بریتە لەو دەستباڵایی کە هەیەی لەسەر بەسەر ئابووری جیهانیە وەکو ئێستا کە کێشەی بۆ دروست کراوە ئێران ێستا باز لەوەیە کاڵێ هەتا ئەگەر شەڕی ڕاستایی بێتەوە وەکو پێشوو من نایەڵم ئەم کەشتیانە بە ئاسانی هاتوچۆ بکەن چونکە ئەو کەشتیانەی کە هاتوچۆکەن بەپی قانون بەناو ئاوی ئێرانە ئەڕۆن چونکە بینی تومبی گەورە و تومبی بچووک لەو لایەنەوە سیری هەیە ئەبوو موسا هەیە ئەوانش هەر گەروی هەر دوورگەی ئێرانین و کەشتی بە بینیان ئاڕوا بۆیە تا ئێستا یعنی ئێران جەڕەشەوە کاکەیترە و ئازادیان نەماوێ ئێمەش وەک نۆکەندی سوێز وەک پەنەما وەکو ئەوانە ئێمەش پارە وەربگرین بۆیە ئێران هەمیشە هەوڵی ئەوەی داوە ئەو ناوچەیە وەک ناوچەیەکی بەهێز سیر بکەوە بەڕاستیش لە 79 تا ئێستا ئەگەر سیر بکەین بەرهەمێنانی سەربازی و ئابووری زۆری کردووە لەو ناوچانە بۆیە بەڕاستی ئامادە نییە بە ئاسانی لە دەستیدا مەگەر زۆر ناچار بێ زۆر مخێندەوە دەڵێ گەر کۆنتترۆلی بکەی پاراستنەکەی قورس بێ کەوتەی جوگرافیەکەی ویستم ئەوە بڵێم ئەمەش ئەگەر ئەمریکا بیەوێ ئەتوانێ وێرانی بکە وێرانکردن ئاسانە لەوانەیە بیشتوانەیە بیگرێ بەڵام ئەتوانێ دوورگە بپارێزێ چونکە هەر بڵین دوورمەودان نییە ماوەکی زۆر کە مابزان 20 کیلۆمەترێکە هەموو موشەیەک بە ئاسانی ئەتوانێ ینی چۆنەڵی مەترسی بۆ سەر و کەشتیانە دروست بکە و هیچ کەشتێکی نەوتیژ ئامادە نییە خۆی بخاتە ئەو ریسکەوە کە زیانێکی زۆر لە خۆی بدا بۆ ئەوەی لەو گەروە تێپەڕبێ بۆیە چار ئەوەیە یا ڕێکەوتنێکە لەگەڵ ئێران یا ئەگەر ئەمریکاش بیگرێت زەحمەتە بتوانێت بیپارێزێ یانەوەیە تەواو ڕوویکردی وڵاتی ئێرانی بگۆڕێ لە بەرامبەر گەروەکە خزمەت کاکتۆری برایم بین و خزمەت بەڕێز سەبارەت بە گەروی هورموز وای کردووە کە ئەم کارتەوە بکە وڵاتانی ئەوروپانێنە ناو جەنگەکەوە وەڵامی ئەمریکا نەدەنەوە ئەو کارتە کاریگەرە بوو هیچ ڕۆڵێکی هەیە لەسەر ئەو پرسە وڵای سەرڕایەوەی کە ئەم گەروە کارتێکی بەهێزە بەدەستی ئێرانەوە بەڵام ناوکۆکی نێوان وڵاتی گورتوەکانی ئەمریکا و دەوڵەتانی ئەوروپا هیچێک لە خاڵەکانی بریتە لە گەروی هورموز و لە شێواز و میکانیزمی چۆنێتی کۆنتترۆلکردنی ئەم گەروەدایە وڵاتی گورتوەکانی ئەمریکا دەیەوێت بەهێز بە هەڕەشە بە توندی ئەوەی کە پێدەڵن هارد پاوە ینی بە توندوتیژی ئەو گەروە دابین بکات و ئەمنیەتی بپارێزێ و ڕێبڕەوەکە بکاتەوە بەڵام وڵاتانی ئەوروپا بەتایبەتی بەریتانیا و فەڕەنسا و هەفتەی ڕابردوو وەزیری خارجی بەریتانیا نزیکەی چ دەوڵەت سەرۆکاتی کۆبوونەوەیەکی چ دەوڵەتی کردە ناو بەریتانیا بە ئۆنلاین بۆی کەوا میکانیزمێکی نوێ بگرنە بەر بۆ کردنەوەی گەروەکە میکانیزمەکەمان بریتێ لە گفتوگۆکردن و دیبلۆماسی و بەدەر لە حەلی سەربازی وەتا چارەسەری ناسەربازی بۆ ئەوەی کەوا گەروەکەی پێدا بکرێتەوە پێم وایە ئەم جۆرە لە نەرمینواندنەی ئێران بەرامبەر کۆمەڵێک کەشتی کە بەڕێڕەوەکە دەڕوا ئێستا بە تەنسیق بەرهەمی ئەم پەیوەندیەی یان ئەم هاوپەیمانێتی دەرەوەی وڵاتی گورتوەکانی ئەمریکا کە دەوڵەتە کە بەریتانیا و فەڕەنسا سەرۆکایەتی دەکەن و بیرمان نەچێت دوێنێ کەشتێکی فەڕەنسی بە گەرەوەکەدا تێپەڕی کردووە ئەمڕۆ ڕایگەیاندووە کە بۆ عێراق کراوەیە لەوە چەند دەوڵەتێکی تریش بێتە ناویەوە بۆی کەوا ئەوانش بتوانن بە گەرەوەکەدا تێپەڕ بکەن بۆی نەرمینواندنێک لە شێوازی بەرەوبردن یا لە شێوازی کردنەوەی گەروەکە پیشان دراو لەلایەن ئێرانەوە بەڵام بۆ ئێران گرنگە کە ئەم کاتە لە دەسات بێنێتەوە تاکو بتوانێت پشتار لە وڵاتی گورتوەکانی ئەمریکا بکات کە تاکو هاوپەیمانەکانی خۆشیکە ئەوروپیەکانن لەگەڵی ناکۆک بن بۆ شێوازی بەدەستێنانی نەوت چونکە ترامپ وەکوتم زمان شڕێکە کە هیچ دەوڵەتێکی یا هیچ سەرۆک دەوڵەتێکی لێ پارێزراو نەبووە لە سەرۆکی ئەو ئەنجومەنی وەزیرانی بەریتانیا و فەڕەنسا و هەتا
لە ماڵەکەی خۆشە کە سەرۆکی ئوکرانیا ڕزگیر و پەزیل کرد یعنی بۆ شێوازە بۆیە کە کاتێک ئەو دێت مەسەلەن دەڵێ بە ئەوروپیەکان بڕۆن خۆتان نەوتی خۆتان بێنن لە خۆڕڵاتی ناوەڕاست و لە شەرقی ئەوسەتا وە گەڕووی هورمز بکەنەوە بۆ خۆتان چۆن دەیکەنەوە بیکەنەوە موا لە دەوڵەتان دەکە بە شێوازێک کە ینی شێوازی میکانزمێکی تر بگرنە بەربووی کەوا بەدەر بێت لەو میکانزمێک کە وڵاتی گرتوەکانی ئەمریکا طرحی دەکا حەزەکەم لێرەوە ئەوە بڵێ کە هاوپەیمانەتی وڵاتی گرتوەکانی ئەمریکا لەگەڵ ئەوروپیەکاندا گەشتە قۆناغێکی زۆر مەترسیدار کە لەسەر ڕۆخی سەر کەناری هەڵوەشانەوەیە چونکە ئەو بەرژەوەندی هاوبەشی کە ئەم دەوڵەتانی پێکەوە گرێدا مسا بەرژەوەندەوە هاوبەشەکە مەترسی بۆ دروست بووە ئەو مەترسیەی کە هەمووانی کۆ دەکردەوەی سا مەترسیەکە بە شێوازێکی ترە بۆ نمونە ئەگەر بەرژەوەندی وڵاتی گرتوەکانی ئەمریکا لەوەدا بێت کە بچێت جەنگ لەگەڵ ئێراندا بکە بەرژەوەندی ئێران بەرژەوەندی فەڕەنسا و بەریتانیا و دەوڵەتانی ئەوروپا لەوەدایە کە شەڕ نەبێت لە ناو خۆڕڵاتی ناوەڕاستدا جاران کە ئێران ئەگەر مەترسیەکی گەورە بێ بۆ وڵاتی گرتوەکانی ئەمریکا بۆ ئیسرائیل فەڕەنسا بریتانیا وای نابینن بۆیە ئەمە وای کردو کە ئەم هاوپەیمانەتی نێودەوڵەتی ئەمانە ئەو سیستمە جیهانی کە دوای جەنگی جیهانی دووەم و لە مودەی جەنگی ساردا و دوای جەنگی ساردش تاکو ئێستا وڵاتی گرتوەکانی ئەمریکا توانێتی سەردارەتی دەوڵەتانی ڕۆژ ئاوا بکات و تاکو بتوانێت لە بەرامبەر مەترسیەکان و بەرژەوەندی هاوپەشەکاندا وەکو کەسێ وەکو دەوڵەتێکی سەردار مامەڵە بکە ئێستا ئەوە نەماوەتەوە بۆیە گەڕووی هورموز وای کردووە کە فعلان هاوپەیمانەتی نێوان وڵاتی گرتوەکانی ئەمریکا و ئەوروپا قوڵتر بکاتۆ لەم بینەدا چونکە ترەمپ ڕایگەیان زۆر بە ئاشکرا وتی ئێمە فەنزۆر لامانەیە ئێستا ئێمە بیانیازین لە نەوتی خۆڕڵاتی ناوەڕاست بەڵام لەوێن بۆ یارمەتیدانی هاوپەیمانەکانمان هەرچەندە ئەمە قسانەی ترەمپ وەکو لە سەرەتا هەماژەم پێ کرد کە کۆمەڵێک وتان کە ناتوانێت بینایشتی لەسەر بکرێت تەحلیلێکی سیاسی یا ڕێکوپێکی لەسەر بکرێت چونکە هەر دوێنێ ڕایگەیان کە ئێمە ئەچین نەوتەکەی دەست بەسەر نەوتەکەی خۆڕڵاتی ناوەڕاست و کەنداوی عەربیش دەگرین یعنی دەوڵەتانی شاگرن نەوتەکەیرانی شاگرین لەبەرەوە ئەم جۆرە لە لێدوانانەی ترامپ وە ئەم جۆرە لە مامەڵەکردنەی ترامپ وای کردووە کە دەوڵەتانی ئەوروپی کە کاریگەری و لێکەوتەی جەنگەکە لە ڕووی ئابووریەوە زۆر گەورەترە لە سەرەنتا وڵاتی گرتوەکانی ئەمریکا وای لێکردوون کە بیر لە هاوپەیمانەتێکی چوادەرەوەی وڵاتی گرتوەکانی ئەمریکا بکەنەوە بۆ خۆیان بتوانن ئەمنیەت و ئاسایشی گەڕۆکەدا تاکو وزە بازار وزە لە جیهاندا کاریگەرەکەی کەم بێتەوە ئەو کاتە لێکردن لەسەر ئەمانیش کەمتر بێتەوە بۆیە وەکو ئاماژەم پێکرد گەڕووی هورموز کارتێکی بەهێزە بەدەستی ئێرانیەکانەوە و ئێرانیەکان توان بەباشی بەکاری بێنن باشە بەس سەبارەت بەوەی ئەم جەنگە کاک حەبیبیش کەمێک ئاماژەی پێکرد یعنی دەبێت هۆی داڕشتنەوەی نەخشەی جیهانی سیستەمێکی نوێ داڕشتنەوەی نەخشەی هێز و هاوکێشی هێز لە جیهاندا لە نێوان ئەوروپا ئەمریکا وڵاتانی تر خۆڕەڵاتی ناوەڕاست وەڵام من ڕێز و خۆشەویستیم بۆ کاک حەبیب من کاک حەبیب ناسرا و لە زوو شەوە یەکتر دەناسین فعلا ڕاستە قسەکەی بەڕێزیان تەواوە لەسەر ئاسی جیهان نەکەوە تەنانەت لە ئێرە لە ناوەندەکانی تۆژینەوە لە لەندەن باز لەوە دەکرێت کە جیهان گۆڕا ینی وەکو بڵە بە شتێکی ڕابردوو باسی دەکەن بە شتێکەوە دەگۆڕێ گۆڕاوە لەبەر ئەوەی کەوا ئەو پێودانگانەیە ئەو پێوەرانەیە ئەو ڕیتمە سیاسیانەی کە لەسەری ڕۆیشتوونە لە ڕابردوودا ئێستا بۆ شێوازە کەواتە گۆڕاوە ئەم گۆڕانەش وا دەکات سیستەمێکی نوێ پەیدا ببێ هاوسەنگی هێز بگۆڕێ و هاوکێشە نوێ بێتە ئاراوە و ئەمانە هەمووی وا دەکەن سیمایەکی تر بە پەیوەندی نێوان دەوڵەتان بداتەوە لەسەر ئاسی نێودەوڵەتی و دەوڵەتان بە شێوازێکتر مامەڵە لەگەڵ یەکدا بکەن کە مامەڵەیان جیاواز بوو لەگەڵ یەکتریدا ئەو کاتە بێگومان سیستەمە نوێیەکە خۆی فەرز دەکات یعنی تۆ ئەم کابرای ئەم ترامپە زۆر لەگەڵ بوونی بەهای نێودەوڵەتی و ئینتیخاب بخۆ بڵێ ناردنی دیموکراسی بۆ دەوڵەتانی تر و دیموکراتیزەکردن و یاسای نێودەوڵەتی و چوزانم ئەوەی کە پێدەوترێت ئازادی و ئەم شتانە نییە یعنی تۆ سەرکە ئەم کابرایە بە چ زمانی قسە ئەکا لە ڕابردوو لە سەرەتا وتی من کوردەکان خۆشم دەوێن حەز ناکەم بە کوژەنان نێرم بۆ جەنگ ئێمڕۆ ڕایگەیاندۆ دەڵێ من چەکم ناردۆ بە کوردەکان کە لە کاتی خۆپیشاندانەکان بدەن بە خۆپیشاندەران بەڵام
لەوێ ئەوان چەکانە بۆ خۆیان هەڵگرتووە ئەڵبەتە ئەمە بە وتەیەکی یعنی مەترسیدارە من بێگومانم لەوەی کە ئەمە ڕازگۆنێ لە قسەکانی خۆیدا چونکە ئەمە بەڕاستی زۆر شت دەڵێ لە دوای دەستیانی محاسب کا بڵێ وایە ئەوانی بۆیە ئەم گوتانەی ترامپ ئەم قسانەی ترامپ و ئەم شێوازە لە مامەڵەی ترامپ و ئەم هەنگاوانەی کە ترامپ دێنێت لە هەموو بوارەکانە پێمان دەڵێت جیهان گۆڕاوە جیهان گۆڕاوە بە شێوازێک ئیتر ئێستا دەبێت بڵێن پێش جەنگی ئێران و پاش جەنگی ئێران ڕابردوو دەمانوت پێش جەنگی ئۆکراینیا و ئێستاش پاش جەنگی ئۆکراینیا ئێستاش بەڕاستی جیهان چۆتە قۆناغێکی ترەوە و ئەم بابەتانەیش بەڕاستی بابەتی گرنگن بۆ دیراسەکردن لە گۆڵینەوە ئەڵبەتە ترامپ حەزەکەمەوەش بڵێم لە ماوەکانی ڕابردوو بەرپرسی نووسینگەی ترامپ لە لەندەن سیمینارێکی هەبوو زۆر شتی سەری دەربارەیان پیاوە دەوت یعنی ئەوەی کە باسی میوانە بەڕێزەکان باسییان کرد باسی تویتەکانی و قسەکانی فعلەن ڕاستە یعنی ئەواندا ئەو بەرپرسی نووسینگەکەی دەیوت یعنی ئەم کابرایەتان بینی لە 12 شەو لە یەکی شەو تویتێکی کرد لە ناو سۆشیال میدیا و بزانم خۆیەتی ئەدمین وشتیوان نییە خۆی تویتەکە بەدەستی خۆشتەکان دەنووسە لەبەرەوەم پیاوە شێوازی مامەڵەکردنی شێوازی یەکمێ کە لە ئاسی بەرپرسیارەتی جیهانیدا بێ بەڵکو لە شێوازی کەسایەکدێک دەگەڕێت کە بۆ خۆی وانی شامدا کە ناوی لەنزیدا بمێنێتەوە و باسی بکەنتر بە هەر شێوازێک بێت وەکو سەرکردەیەکی دیاری جیهانی وەکو ئیبراهیم لینکۆڵن و وەکو ئەوانی تر وەکو چەرچڵ و وەکو ئەوانەی کە لە جیهانە کە باس دەکرێت بەڵام بەڕاستی پێم وایە ئەو نازناوانەی کە بۆ ترامپ ئامادەکراوە نازناوێکن کە شایستەن بە قەڵبی خۆی. بەڵێ کاک حەبیبی خزمەت وەڕێز بزانم شە دکتۆری ئیبراهیم هاوڕێت نەدیوە و نەمزانی هاوڕێت بە سەبارەت بە ئامانجەکان پێ دوای هەڕشانی ترامپ کە دەیکات بۆ گێڕانەوەی ئێران بۆ چاخی بەردین پەیوەندی بەوەیە کە ئامانجی سەربازی ناتوێتە دی وەکو لەناو بنیتوانە سەربازیەکان موشک درۆن و ئامانجی سیاسی و ڕوخان ڕژێمەکە نەدەهات ناتوێتە دی ئامانجی ئاوریێز بزەراگرنی نەوتوغازی ئێران ناتوێتە دی پەیوەندی بۆەوەیە وڵات پێش ئەوەی بچینە سەرەوە ئیزافەتەن بۆ قسەکانی کاگوراییم ینی بەنسبەت پەیوەندی وڵاتانی ئەوروپی و ئەمریکا ینی بێجگە لە مەزیقی هورموز ئەگەڕێتەوە بۆ پێشتر لەوەش ینی بۆ خۆتان ئەزانن ئیستا وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بیر لەوە کاتەوە ئیمپراتۆرێتێک دروست کات کە بە ئەوروپا بچێتەوە ئەنجا بچێتەوە بۆ کەنەدا و لەو سەرەوە بچێتەوە بۆ قەناتی پەنەما و ئەمانە ینی ئەو کاتێک کە هەڕەشەیە کاڵێ گرینلاندی ئێمەیە بە شەڕێ یا بە ئاشتی بەکڕین بێ یا بە هەشێوەیە گرینلاند هی ئێمە ئەڵبەتە گرینلاند بەشێکە لە دانیمارکدان بارێکێک لە وڵاتە ئەوروپیەکان و یەکە لە دەوڵەتانی حلفی ناتۆ ئەنجا ئەو پێی وایە کە ئەبێ کەنەدا بێ بەشێک لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بێ بە ویلایەتێک لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئەمە وەزیری دیفاعەکە یەک دوو جار باسی کردووە و توێتی ئێمە ئیمپراتۆرە دروست دەکەین کە بە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئەنجام بچێتەوە بۆ بەشێک لە سەرووی ئەوروپا و بێتەوە لە کەنەداوە بدا لە کەناڵی پەنەما کە پێی ئەوتە ئیمپراتۆرەتی شیمالی ئەمریکا ئەمە یعنی ئەمە خاڵێکی گرنگە کە ئەوروپیەکان زۆر یعنی لێ ئەترسن کە ئەمە هەڵوەشانەوەیکی فیعلی ناتۆیەوە بیری تەوەسع تەڵەبی ترامپ و ئەو گروپەیەکە لەگەڵ یایەتی کە هەموو شتێکەڵەوە شێنەوە لەسەر نوێ هەم شتی تازەدا ئاڕێژێنەوە و لەگەڵ گەیشتنی ترامپیش بە سەرۆکایەتی مەساری شەڕ لە ئۆکرانیا گۆڕا بە تەواوی بۆ خۆتان نەزانن ئەوە سەرۆکی ئۆکراینی لەناو ڕسوا کرد لە بەردەم هەموو کەناڵە ڕێگاندنەکانەکەوە شتێکی متەبع نەبووە لە چاوپێکەوتنی سەرۆکانە کە میدیا وەسابێ وە قسەی جدی لەگەڵ سەرۆکەکانە بکرێت ئەنجا مساعداتی بۆ ئۆکرانیا ڕاگرتووە دعمی استیخباراتی ڕاگرتووە ئەمە هەمووی تەسیری کردوتە سەر وڵاتە ئەوروپیەکان تەسیری لە ڕووی ئابووریوە لە ڕووی سەربازیوە لە ڕووی بوجە و داراییوە تا ڕادێ ژیانی هاوڵاتی ئاساییش لە ئەوروپا قرس بووە سەبارەت بە ئەوەی کە ئەو هەڕەشانی دێکە پەیوەندی بەوەیە کە ئامانجی سەربازی ئامانجی سیاسی ئامانجا ئابوووریەکانی لەم جەنگە دوای 30 ڕۆژ نهاتووەتی خۆی بێگومان نهاتووەتی چکە ئەو باسی تەسلیمبوونی ئێرانەکات یعنی بە جۆرە لە جۆرەکان ئەبێ ئێران تەسلیم بێت و ئێران وەکو وڵاتێکی ئەتۆمی وەکو وڵاتێکی کە خاوەنی تەفەوقی ساڕوخی و ئەسلیحە هەیە لە منتەقا نمێنێ نابێ هیچ دەوڵەتێ لە منتەقا بمێنێ کە تەفەوقی هەبێ بەسەر توانای
سەربازی توانای سیاسی و توانای عسکەری ئیسرائیلە چونکە ئەوانەی کە بە دەوری ترامپەوەن و ئەوانەی کە دەعمی ئەەکەن تا ڕاتی ئایدۆلۆژیەکی دینیان هەیە و ئایدۆلۆژیەکی دین گوشراو لەگەڵ سیاسەتە ڕەهەندی دینیشی هەیە ڕەهەندی دینی هەیە بێگومان هێنجیلەکان زایۆنیەکان بەڵێ ئەوانە هەمویان کە پیان وایە سەرۆکترا منقیزە و ئەو هۆکارێکە کەوا شەڕی گەورە ڕووبدا و ئەو شەڕە گەورانە ئەوێتە هۆی ئەوەی کە مەسعودی سانۆ دەرکەوێتەوە لە ئیسرائیلە و ئەگەر دەوتارەکەی نەتەنیاهۆ یەکەم وتاری کە دەستی پێکرد و گوتیەوە ئومێدی منە 49 ساڵە ئەمێ بدەم لە ئێران وتی ئەوە ئێمە ئەدەینەوە لە عەمالیقا ئەوە شەڕی ئیسرائیلە شەڕی جوولەکەیە دژ بۆ عەمالیقانەی ئەویست جوولەکە لە ناو دەڵبەتە شەڕی عەمالیقە شەڕێکی مێژووی دینی کۆن بووە کاتی خۆی ئێرانەکان پەلاماری جوولەکەیان داوە کە پیان وتون عەمالیقەکان و دوای ئەوە ئەڵبەتە بەهۆی ئیستەروکی ئەوانەوە کە لە ئەفسانە ئاینیەکانە هەیە جوولەکەکان نەجاتیان بووە. ئەمە پەیوەندی بە داڕشتنەوەی سیستەمێکەوە هەیە کە لە مێشکی ئەوانە و لە پلانی ئەوانە و لە پلانی استراتیجی ئەوانە داڕێژراوە نابێ وڵاتێک لە منتەقا بێتەوە و هەمووی بکەتە ژێر کۆنتترۆل. بەڕاستی ئێران لەمپەرە لە کۆنتترۆلکردنی خەلیجی عەرەبی بەکامل لە کۆنتترۆلکردنی وڵاتانی عەرەبی و لەمپەرە لە بەردەم کۆنتترۆلکردنی تورکیا ئەگەر بگەڕێتەوە بۆ مێشوو بەتاخەوە سا بەشێک لە وڵاتانی جیهان ئێمە ئێرانە ناسین و ئەزانین ڕۆڵیی بووە لە منتەقا و ئەزانین ئەوانەی کە پێ ئەڵێ و کەلای ئێران لە منتەقا چەندێک کێشە و مشکلیان خۆڵقاندووە بەڵام لەگەڵ ئەوەیشە نەمانی ئێران هەموو وڵاتانی ناوچەکە خاتە مەترسی گەورەوە. ئەگەر سەیریکە لە مێژووە کاتی خۆی لە سەردەمی دەوڵەتی عەباسیە خەوارزمیەکان دەوڵەتێکیان هەبوو لە شیمالی ئێران و دەوڵەتێکی بەهێز بوون و بە قووەتیش بوون بەڵام مەغۆل پەلاماری دان و عەباسیەکان هانیان ئەدان پەلاماری کە هانی مەغۆلیان ئەدا کە پەلاماری خوارزمیەکان بدەن و فعلا کە توانیان خوارزمیەکان بڕوخێنن بەغۆلەکان 3 ڕۆژ لە بەغا لەر عەباسیەکان ئاهەنگ و جەژن بوو بە بۆنەی ڕوخانی خوارزمیەکان بەڵام وردەوە دەنجەکە خۆتان نەزان دوای گەیشتە بەغا و دەوڵەتی عەباسیش لە ناوچوو لە بۆ لەبەرەوەی خوارزمیەکان لەمپەر و لە بەردەم مەغۆلە بۆی بگەنە پایتەختی عەباسی و پایتەخت ئێران ئێستا لەمپەرە بەڕاستی لە بەردەم ئەو پلانە و لە بەردەم ئەو استراتیجیەتەی کە ئەمریکا و ئیسرائیل هەیەنە لەم منتەقا و ئەگەر ئێران کۆتایی پێبێ و بە قەناعەتی منیش کۆتایی پێهێنن بە جۆرە لە جۆرەکان چکە ئێرانیەکان عادەتیان وایە بە ئاسایی تەسلیم نابن و شەڕی مان و نەمانەکەن بەڵام لە زۆر شوێنیشا شەڕی مان و نەمانیان بە شکستیان خواردووە لەگەڵ عوسمانیەکانە کردیان لە چاڵدێرانە تێکشکاون لەگەڵ هاتنی فەتحی ئیسلامیە بەڕاستی ئەگەر سەیری کتێبەکەی دوو قەرن سکوتی عەبدولحسین زەڕۆنکۆ بکەی کە دوای فەتحی ئیسلامیش ئەڵێ 3 قەرن لە ئێرانە ڕاپەڕین و شۆڕش بۆ دژ بە فەتحی ئیسلامی بەڵام لە نەتیجە هەر کبکرایەوە بۆی ئێرانەکان بە ئاسانی تەسلیم نابن لە شەڕی عێراق ئێرانیشە بە خۆتان نەزانن ئیمام خومەینی وتی ئەوە بەڵام لە نەتیجە هێزێک هەیە یعنی هێزێکی متەوازن نییە هاوسەنگ نییە هێزێکە ئەو پەڕی توانای تەکنەلۆژی توانای ئەسلیحا و توانای لەسەرەوەشە بە هێزی ئاسمانیش تۆ ناتوانانی ڕژێمەکە بڕوخێنی وایە بێگومان کەس لە هێرشی باوکسەر لە مامۆستاش بکەن هێرشی زەمینیش قورسە بۆ ئێران بۆ جوگرافیەکەی بۆ ئەزمموی سوپاکەی وەڵاوەکو تەواوکاریەک بۆ قسەکانی جەنابی مامۆستا کە باسی لەوە کرد ئەمریکای وێرانکاری بکە بۆی حەزرەتی مەسیح دەرکەوێ هەمان لۆژیک لە ئێرانیشا هەیە بۆ ئەوەی کە ئیمامی زەمان مەهدی دەرکەوێ ئەوانش یعنی زۆر کەس دەیە باس لەوەکە کە ئەم بۆ نمونە شەڕە پەیوەندی نییە بە دینەوە و ئەمە شتێکی ترە و چی بەڵام بەڕاستی ئەم شەڕێکی فرە ڕەهەندە یعنی لە یەکلایەنەوە ئینسان ناتوانێت تەنها بڵێ خۆکارەکە یەک و دوانە لە هەر لایەکەوە سەیرێکی کاریگەری هەیە و لە ناو ئێرانە هەر بەڕاستی ئەم شەڕە لە ناو ئێرانە ئێستا بووەتە شەڕی دووشت ئایدۆلۆژی نەتەوەیی ئێران زەمینی بەگشتی و ئایدۆلۆژی دینی شیعی کە وردە وردایانەوێ کارێ بکەن کە ئەمە دیسانەوە کارێ بکەن کە ئیمامی زەمان دەرکەوێ و لە ژێر ئاڵای ئیمامی زەمانە ئیتر فەتحیەوەیشم بەردا کردووە بەرجێکی نەتەوەیی زۆر گەورەیان بەبەرا کردووە ئاسان ئەگەر سەرنج بدەین لە شۆڕشی ژینە ئەمینیە کاتێکە یاریچیەکانی ئێران چوونە دەرەوە کاتێککە بڵین نەشیدی نەتەوەی ئێرانیە خوێنرا یاریچەکان ئامادە نەبوون بێڵێنەوە بەڵام لەم دواییە کۆمەڵە یاریچێکی ئافرەتی بڵین کچانی ئێرانی لە ئوسترالیا بوون
دنیایەک هەوڵیاندا بۆ ئەوەی بمێننەوە لە جووشیان پێدان بەڵێ زۆر یعنی امتیازی زۆریان پێدان یعنی هەندێک لە ڤیدیۆ ێستا بڵاوە بێتەوە کە چیان پێوتون چیان امتیاز پێداون یعنی بەڵێنی چیان پێداون بەڵام ئەو کچانە کە مناڵێکیش بوون یعنی نەمانەوە ئێستا گەر سەیری ڕاگەاندنەکانی ئێران کەی خەڵکیی زۆر لە ناو دەرەوەی بڵێن لە دەرەوەی ئێران ئەگەڕێتەوە بۆ ناو ئێران بابەتەکە کرداوە بە بابەتێکی نەتەوەی جگە ئەوە کە بابەتێکی ئاینیش بوو یانێندی خەڵک تۆک و پرسێکی نەتەوەی لێ دەڕوانی ئەو هۆزەکان کە بە دوای فڕۆکەوانە دەدەگەڕان یعنی تۆ خاڵی بڵین لاواز ئێستا هەر لێرە مەقابلەی یەکێک لەو بڵین کەسە بەتەمەنەکانی لە خەبەرگوزاری فارس هۆزی بەختیاریم بینی یعنی شانازی بەوەوە کرد کە من بە بڕنەوەکەوە ئەوان کەسێکیان هەیە کاتی خۆی شۆڕشی کردو دژی بەریتانیەکان دلواری یعنی لە منطقەی تەنگستان من ئەڵە بە بڕنەوەکەی دلواریم دووبارە زین و کردەوە تەقەم لە کۆپتەر پێکرد ئەگەر کاتی خۆی تەقی لە گالیسکەی بەریتانی پێکردووە ئێستا شانازی بەوە کاکە کوردن یعنی بەختیاریەکان لۆڕی کوردن بڵێ ئەو لە منطقەی ئیلام هەتاوەکو نزیک بە ئەسفەهان هەتا نزیک کرماشە ئەمانە هۆزێکی زۆر گەورن لە ئێرانە یعنی شانازی بەوەکەن کە ئێساچە بەشێکن لە هێزی بەرگری لەو ناوچانە لە ئێرانە بۆیە بابەتێکی نەتەوەییان بەڕاستی پێداوە و هەتا ئەم چەند ڕۆژەی پێشۆش کۆمەڵ جا لە ئێرانە لە دوای شۆڕشی ئیسلامیەوە پێشمەرگەیان داناوە بە ناوی پێشمەرگەی مسلمان پێشمەرگەی مسلمان بەڵێوان پیان ئەڵێن پێشمەرگەی مسلمان ئێمە کاتی خۆی لە ناو عێراقیە جاشمان هەبوو یعنی کوردەکان کە هەبوون بەجاش لە بڵێن هێزی سەربازی عێراقیە ئەوان ناویان ناوە پێشمەرگەی مسلمان یعنی ئەو لە سەردەمی سەرەتای شۆڕشی ئیسلامی دوو جۆر پێشمەرگەیان کاتی خۆی دیاری کرد پێشمەرگەی ئەوانەی کە دیموکرات و کۆمەڵ و ئەوانە ناویان نان ضد انقلاب ئەوانە دژە شۆڕشن و پێشمەرگەی مسلمانیشمان هەیە ئێستا لە منطقەی سنوورەکانی هەتا لە خانێەوە تا پیرانشارەوە هەتا منطقەی پێنجۆنوانە دراوەتە پێشمەرگەی مسلمان یعنی کوردەکان هاتوون چەند ڤیدۆیەکیان هەبوو کە ئێمە یانوت پشتگیری لە هێزەکەین یعنی بە جۆرێک لە جۆرەکان کوردەکانیش بوونەتە کەوتونەتە ناو ئەو هەژمونە ئێرانیەنەتەوەیی کە هەیە لەگەڵ ئەوە لە ڕۆدینیەکەشەوە سونە ناوبڕێکم هەیە دوای ئەگەر قسەتە بدەیمەوە خزمەت لە خزمەت بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و سەری سعات کەمێکی تر لێنەوە خزمەتتان لەگەڵمان بینێ. دارێکتر سڵاوتان لێبێت بەڕێزان درێژە دەین بە بەرنامە ئەمڕۆ قسەکنی زیاتر لەسەر جەنگ و لێکەوتەکانی و داهاتووی جەنگەکە ماوەستا پێش ناوبڕەکە بیسمان باسی هێرشی زەمینی بکەین ئەگەرێکی ڕوودەدایەوە جوگرافیای ئێران ئەگەر خۆش شتێک شتەیە لەسەر لایانی سەربازی فەرمو خۆی لە ڕاستیە ئەگەر باز لە هێرشی زەمینی بکەین بۆ سەر ئێران یعنی بابەتی سەربازی بۆ خۆتەزانی کەمێک غامزە بەڵام ئەوەی کە ئێمە ئەیبینین لە فراوانی سنووری جوگرافیایی ئێران و ئەوەی کە لە ڕێگەی وشکانیەوە هیچ وڵاتێک ئامادە نییە هاوکاری ئەمریکا بکە بۆی هێرشی زەمینی بکرێتە سەر وڵاتە ئەوەی ئەمێنێتەوە دیسانەوە وەکۆڵی هەموو ڕێگەکانە چنەوە بانە لێرەشەوە هەموو ڕێگەکان دێنەوە گەروی ورمز و منطقە ئاویەکە کە بەڕاستی لەو ناوچانەی جنوبی ئێران و بەرهێنانی زۆری کردووە لە بواری سەربازیە جا زانیاری بەڕاستی لەسەر بابەتی ئێران بابەتی سەربازی ئێران مەگەر ئەوانەی کە کەمێکن لە یعنی ڕاگەیاندنەکانەوە بیزانین ئێمە ئەگەر سەرنج بدەین کەسایەتی لە ناو ئێرانە کەسایەتی ناو حکوومەت کە پێویستی بە کێ پێویستی بە کەسی سیاسیە لەگەڵ کەسی زانستی ئەم دوانە سەیری ناو حکوومەتکە وەزیری دەرەوە یا وەزیری سەرۆکی ئاژانسی وزەی ئەتۆم سەیرەکەی ئەمانە هەموو خوێندنیان لە ئەوروپا و لە ئەمریکا تەواو کردووە هەر لە خولی پێشوو حەسەن ڕۆحانی بۆ نمونە خۆی لە بەریتانیا خوێندنی تەواو کردو دکتۆرای هێناوە جەواد زەریف کە وەزیری دەرەوە بوو لە ئەمریکا هێناوێتی عەلی ئەکبەری ساڵحی کە سەرۆکی ئاژانسی وزەی ئەتۆم بوو لە زانکۆی ئەمریکی لە لوبنان لە بەیروت لەوێ دکتۆرایی تەواو کردووە یعنی ئەم بابەتە سیاسی و زانستیانە خۆیان لە ئەوروپا و لە ئەمریکان لەبەرەوە شارەزاییەکی باشیان لە بابەتی سیاسی و زانستی ئەمریکا و حتا گفتوگۆکردن لەگەڵیان هەیە بەڵام وەرە بە بابەتە سەربازیەکە لە بابەتە سەربازیەکە لە دوای ساڵی 1979 کە جگە لە مەهدی چەمران کە ئەو کاتە وەزیری دیفاعی ئێرانی بوو و لە سەردەمی شایە لە ئەمریکا خۆی عالمێکی فیزیایی بوو
دکتۆرای لە فیزیایە هەبوو بەڵام لە بابەتی چریکیە زیاتریشیە کرد بابەتی پارتیزانیا هاتەوە بووە وەزیری دیفاعی ئێرانی دواتریش سەیادی شیرازی بۆ چەند دەورەیەک چوو بووی ئەمریکا و عباسی بابایی کە فڕۆکەوانێکی قەزوینی بوو لە جەنگ ئێران عێراق فڕۆکەکەی کەوتە خوارەوە کوژرا ئەمانە بۆ خول ئەچوونە ئەمریکا بەڵام لە 79 بەدواوە هیچ کەسایەتیەکی سەربازی ئێرانی نابینی چوو بێتە ئەمریکا چوو بێتە ئەوروپا بۆ سیاسەتی سەربازی ئێرانی تەواو پەیوەستە بە ناوخۆی ئێرانەوە لەبەرەوە ئێستا کەس ئەزانێ ئایا ئێران ئەتۆمی هەیە موشکی هەیە کەس نازانێت چیە مەگەر هەر لێکدانەوەیکی سیاسی بۆ لێدوانەکانی خۆیان بکەیت و ئەو کەسایەتی سەربازیانە زۆر بە دەگمەنی ئەوانەی کە نین نەبن لە ڕوانگە بڵین بەرشاشەکانەوە ئەوانە خەڵک کەمێگەیان ناسیە بەڵام ئیشە ئەسڵێکە خەڵکانێکی تر هەتا ئەم کۆتاییە ئەو معسومە هەیە وەزیری بڵین کاروباری ژنانە لە ئێرانە باسیەوەیە کرد و ئافرەتانی ئێمە جیاوازن لەگەڵ ئافرەتانی وڵاتانی تر ئەگەر ئەوانی تر لە گەشت و سەیرانن ئێمە لە ژێرزەمینەکانم خەریکی دروست ینی کاری زانستیەکەن ئافرەتانی ئێمە ئەندازیارن خەریکی کاری زانستین بۆیە بەڕاستی بابەتی سەربازی لە ئێرانە زۆر ناڕوونە و حتا ئەگەر سەرنج بین لە لێدوانەکانی خودی ترامپیش چەند جار وتی ئێمە بابەتی ئەتۆمیمان لەناوبەر بابەتی موشکیمان لەناوبەر چی ئەوانەمان لەناوبەر بەڵام سیرەکەی لە قۆناغی دواترا دیسانەوە ئێران بە زۆرێکی تر دەسەوەشێنێ بۆیە ڕوو بە ڕووبوونەوەی ئەمریکا لە ڕووی هێزی وشکانیەوە هەر ئەوەیە ئەو دوو دڵیەی بۆ ئێران دروست کردووە و ئەوەی کە نەیهێڵاوە هیچ کەسێکی سەربازی خۆی بچێتە دەرەوە لە بەرامبەرا چی کردووە هاتووە لە زانکۆ سەربازیەکانی خۆی پەروەردەی کردوون بۆ نمونە زانکۆی ئیمام حوسەین زانکۆی ئاموزشی عالی میلی یعنی ئەمانە تایبەتن بە بواری سەربازی و جگە ئەوەی کە بواری سەربازین بوار عقیدەیەکیشان پێوترێت کە ئەمانە ئیتر فیدای ڕەهبەرن و لە بەرامبەر ئەوەشە بواری سەربازی لە ئێرانە شێوەیەکی وەکۆڵێ بە پانایی هاتووە ئەوە نییە یەک سوپا هەبێ و یەک سەرکردەی هەبێ سیرەکەی کۆمەڵێک سوپان بەرامبەر بە یەک ئەمانە چ کاریگەریەکیان هەیە هەم لە فەرمان بڵین فەرماندەییکردنە چەند ناوەندێکی فەرماندەین هەم هیچ جێزێکیان ناتوانێت لە دژی ئەویکەیان هەڵگەڕێتەوە ئەگەر سەرنج بین لە شۆڕشی ئیسلامیە تەنها بەرپرسی هەوافەزای ئێرانی کە وتی ئەوە ئێمە لەشکر بڵین بێلایەنی ڕاگەیەنێ لەم شۆڕشەیە تەواوی ینی هەوافەزا تەسلیم بوو لەشکری ئێرانی هەڵوەشاوە ینی کەسێک نەما بەرگری بکە بەڵام لەمەی ئێرانە تا ڕادەیەکی زۆر ئەتوانم بڵێم عەقیدەیین و پەروەردەکراوی خودی ئێرانن و چەک و سەربازیەکانیشان لە ناو ئێرانان بۆیە حتا ئەمریکاز وەک پێویست ئەو شارەزایی کە پێویستە هەیبێ لە ناو دەستگای سەربازی ئێرانە نیەتی بۆیە زۆر حەزەرەکە لە هێرشی زەمین بە پوختی لە ناو دەستگای سەربازی ئێران چ پێ کاتێک ڕۆڵی ئای کورد هیچ ڕۆڵێکی کورد خۆی عادەتەن لە ناو پێکاتەی سەربازیە زیاتر دوو بابەتی هەیە لە ناو سەربازی و ڕاگەیاندنەکان لە ئێرانە ئەمانە زیاتر ئەبێ مەزهەبی و شیعە بێ بەڵام لەم کۆتاییانەیە کۆمەڵە کەسی سوننەش چوونە ناو دەستگایی هەتا ئێستا بەرپرسی کەسی یەکەمی هێزی دەریایی ئێرانی ئەرتەش سوپای پاسداران نا لە ئەرتەشە کابراایە کە خەڵکی سنەیە شەهرامی ئێرانی ناوە یعنی کات لەگەڵ تەنگسیری کە لە ماوە پێشۆ بەرپرسی هێزی دەریایی سوپای پاسداران بوو کە کوژرا دوو کەسایەتی بوون کە ئەو لە سوپا و ئەمیش لە لەشکرا یعنی تەواوی ئەو دوورگەی ورمزە لە دەستی ئەوانایە بەس لە بە هەتا ڕاگەیاندنیش ڕاگەیاندن لە ناوچە کوردیەکان نەبێت کە کەسان کوردەکان بەڕێوەی بن لە ناوچەکانی دیکە کەمتر هەنی هەر بەگشتی سوننەکان کەمتر ئەڕۆنە ناودام و دەستگاکان هەتا لە سەردەمی خاتەمی ڕێگە درا یەکێک لە جێگرەکانی سەرۆک کۆمار کورد بێ و لەم خولەی پزیشکیانیشە ئێستا محافظی بڵین سنە کوردە و سنەیە باسی کوردی سنەیەکەم کوردی شیعەنە وەگەرنا کوردی شیعە ئەوە زەنگەنە وەزیری نەوت بوو لە ئێرانە بەڵێ هەتا محسینی ڕزایی ئەوترێ قاڵیباف کە ئێستا سەرۆکی پەرلەمانە بۆی هەڕەشە لەترام مەگاڵێ کوردەوە ئەی چۆن ڕاوێژکاری ئیماهین ڕابەر هەتا قاڵیباف ئەوترێ دایکی خەڵکی خوراسانە ئەوترێ دایکی کوردی لە کوردەکانی خوراسانە ئەمانە بەڵێ بەس کوردانی خوراسان بەگشتی شیعان یعنی لە ناو ئێرانە بابەتی نەتەوەیی کەمتر ینی سانسۆری لەسەر ئەوەنەی کە بابەتی مەزهەبی سانسۆری لەسەرە بەڵام ئەوش تا ڕادەیەک لەم هەوڵیدا لە دوای شۆڕشی ژینامینیەوە تا ڕادەیە دەستکراوەتر ببێ ئەوەی تر لەسەر تووشی ئەم کێشانە بووە ئایا دوایەمە چیە بێ ئەوە دێمە خزمەت کاکتۆر ئیبراهیم بێمە خزمەت بەڕێزت
سەبارەت بە کورد یعنی ئەو قسانەی کە ترامپ کردی بێ دوای هیچ لێکەوتێکیە بێت لەسەر کورد ئەوەی کەوتی چەکمان پێداون بەڵام بۆ خۆ پیشاندران بەڵام بۆ خۆیان هەڵیان گرتووە لێکەوتی نابووە دیاریشی نەکردوایە کوردی هەرێمی کوردستانە کوردی ڕۆژهەڵاتە خۆی وایە بە دووریشی دەزانی کە ناگەینەوە قۆناغی ینی پەیوەندی تەلەفۆنی خۆی و مەسعود بارزانانی و باڤڵ تاڵبانیش بڵاو کاتەوە وڵا بەر لە وەڵامی پرسیارەکەی بەڕێزان حەزەکەم باسی بکەم کە ئایا لە شکێشی دەکرێت بۆ سەر خاکی ئێران یان ناکرێم پێم وایە سەبارەت بەوەی کەوا لە ئاوەکانەوە بڕوات لە گەڕی هورمز و کەنداوی فارسی یان عەرەبی هەر کامێک ناوێکیان لێدەنێ لەوێ بڕوات یان بە خاکی دەوڵەتێک لە دەوڵەتە دراوسەکانی ئێرانە سەربازی ئەمریکی بڕام پێ وایە وڵاتی گرتوەکانی ئەمریکا ترامپ ئەو هەڵەی کە لە ڤێتنام کردی کە 20 ساڵ لەوێ شەڕی کرد لە 55 تقریبا تا 74 ئەو ناوە کە جێشەکەی کشاندەوە و ئەوەی کە لە ئەفغانستان لە 2001 تاکو 2025 کردی بەڕاستی پێم وانێ ئەوان بتوانن یعنی ئەم هەڵانە دووبارەکەنەوە چونکە ئەم دوو ئەزمموی یعنی شکست خواردی وڵاتی گرتوەکانی ئەمریکا سەر ڕاوی کە وڵاتی گرتوەکانی ئەمریکا بە تایبەتی لە 1970 بۆ ئەفغانستان کە خاوەنی ئەم جێش و جاشە بوو کە ئێستا هەیەی ولا دوای لە 55 کە شەڕی ڤێتنام دروست بوو تازە لە هیرۆشیما و ناکازاکیدا بوو و پێم وایە وڵاتی گرتوەکانی ئەمریکا بینیرەوە نەکردوێتەوە کە بتوانێت ئۆپەراسیۆنێکی زەمینی بکات و بڕات ئێران داگیر کات و لە ڕێگەی سەربازیەوە بڕاتە ناو خاکی ئێران و هۆکارەکەش ئەوەیە کە ئەو ڕوخاندنی ڕژیم لە بەرنامەیدا نییە ئەمە خاڵێکە حەزەکەی من هەموو لایەکگوزارێت بۆیە کە باز لە کوردەکانەکری ئێستا کە ئەو چەک و جبەخانەی داوە بە کوردەکان بەڕاستی من نازانم ئایا داوێتی یانەی داوە چونکە ترامپ قسەکانی مزداقێتی نییە وەکو لە سەرەتاش و باسم کرد مزداقێتی نییە بەڵام ئەمە چیمان پێ دەڵێ ئەومان پێ دەڵێت کە پەیوەندیەکی استخباراتی ژێربەژێر هەیە لە نێوان ئەو گروپە کوردیانیان ئەو لایەنە کوردیانیان ئەو کەسایەتی کوردانی کە هەرێمی کوردستان و یا سەر بە ڕۆژهەڵاتن لە هەرێمی کوردستانە پەیوەندیان هەیە ئەگینا هەرچەندە منەوەی کە ئەمڕۆ بینیم هێزە کوردیەکانی ڕۆژهەڵات ئەویان ڕەت کردەوە کە چێکیان لە وڵاتی گرتوەکانی ئەمریکا وەرگرتی بێ بەڵام ئەگەر وڵاتی گرتوەکانی ئەمریکا چێکی داوێت بە کوردەکان چ ئەوانی ڕۆژهەڵات و یا ئەوانەی باشوور بێت ینی دەبێت لە پێناوی شتێکا پێیدا بنە چۆن بەبێ ئەوەی ڕازی دەبێ چەکیان بداتی هیچ نەکەن و لە کاتێکدا چەکانش بۆ خوان هەڵگرن ئەو داوای چەکەکانی لە ئەفغانستانە کردەوە بە تالیبانی ئەو دەی ئەو چەک بەخانەی کە بایدن جێهێشتووە لە ئەفغانستانە گەر نەمدانەوە وا دەکەم ئێستا چۆن چەکێکەدا بە کورد و کوردیشی چی پێ ناکە هەڵی دەگرێت تۆ مش قسە ناکە لە کاتێکدا ئەم ترامپە لە خولی یەکەمی خۆیدا پێیان وت بۆچی تۆ بەرگری لە کوردەکان نەدەکرد لە کاتێکدا ئەوەی کەرکووک ڕوویدا وتی من چۆن بەرگریان لەکەم کە هەن لە شەڕی نۆرماندیا بەشدار نەبوون لەگەڵ ئێمەدا هاوکار نەبوون لەگەڵ ئێمەدا لە کاتێکدا ئەوە هەڵە بوو و چەندین ڕۆژنامە نووسەکەیش چەندین پرسیار لەسەرەوە لێ کرد بەڵام وتی من ڕاوشکارەکانمایان پێوتوم بەرحاڵ بەسم چێ لێران بەسم ئەوەیە کە ترامپ ئەم قسانە دەکات پێم وان نییە بینای کردارێک یا ئەکتێک یا هەنگاوێکی کرداری لێ بکەوتە لەلایەن ئێرانەوە و ئێرانش بەڕاستی حەزەکەم بڵێم یعنی ئێران چی نەکردووە لەوە زیاتر کە بیکا ئێستا بۆ نمونە هەولێری موشک باران کردووە مثلەن ئەوە حەشتی شەعبیە لێەوە سلێمانی و هەولێر و منتیقەکان هەمویان درۆنی بۆ ناردوون لە کاتێکدا بەڕاستیەمە نەبێ پاساون لە هەرێمی کوردستانەوە هەتاوەکو ئێستا یەک فیشک بەڕۆڕووی ئێران نەتەقێنراوە لە کاتێکدا بەڵێ لەوەی چ مبەرێکەوێ بۆ کۆیت و سعودیە و قەتەر وەمانەکە لێەوە تارەکانیان هەڵدەستێت و لێەوە بنکە و بنکەکانیان بەکاردەهێنرێت بۆ گەیشتن بە ئێران بەڵام خۆ لە هەرێمی کوردستان هەتاوەکو ئێستا یەک جونگی یەک تەیارە یەک فڕۆکە یەک کۆپتەری وڵاتی گرتوەکانی ئەمریکا هەڵەساوە باشە ئەگەر حەجی شەعبی ئەوێ یان گروپەکانی دەرەوەی حەجی شەعبی سەر وێرانگانەوێ زەخت فشارکەن لە ئەمریکا بۆیکەوە زیاتر لە ناو خاکی ئێرانەدا خۆ ئەوە مەتاری بەغا لە بەردەمیان نایە خۆ سەفارەتی وڵاتی گرتوەکانی ئەمریکا لە ناوچەی خەزرایە لەمانەش گەڕێ باشە خۆ بە ئاسانتر دەگەنە کۆیتاک و بە ئاسانتر بگەنە هەرێمی کوردستان باشە مەتاری هەولێر مەتاری بەغا چی فەرقێکی یانەیە بۆ حەشتی شەعبیە بۆ گروپانەی کە لە دەرەوەیەوە لەبەرم پێم وایە هەنگاوەکانی لێکەوتەی لەسەر ئەو وتارەی بەڵام هیچ لە بینا ناکرێت هیچ لە بینا ناکرێت لە ئەوەندە نەبێت
مشەوەشێکی دروست کردو ئێستا بەڕاستیایە کێ چەکی وەرگرتووە چەک بە کێ دراوە کەی پێی دراوە بۆچی پێی دراوە چەکەکان چین ئایا ئەم چەکانە فعلا بەدەستی کورد گەیشتووە نەگەیشتووە ئەنێ بەڕاستیمانە پرسیارم من نازانم لەو لە عەمەلێکی استیخباراتیامانە کرابێ کە شتی نهێنین ئەشتی نهێنیش خۆ هیچ بەڵگەیەکم بەدەستەوە نتا بڵێم وەڵای ئێستا کردووان ئایا باشە کردووان بە پێناوچیەوەیان گرتووە ئەڵبەتە نێزانەی ڕۆژهەڵات بەڕاستی هەتاوەکو ئێستا موقیفەکانیان بەرپرسیارانە بووە هەتاوەکو سای یەک هەنگاویان نەناوە بەسەر بڕۆنە ئەو دیوی سنوور تاوەکو فشارێک لە ئێران دروست کە هەرچەندە من پێم وایە ڕووخانی تاران لە ڕێگەی کوردەوە نابێت چونکە کوردەکان بە پۆپولیشن دانیشتوان و سەرژمێری دانیشتوانی کورد لە ئێرانە لەو سنووریشەوە بگرێت تاکو لە سنووری بە هەرێمی کوردستانیشەوە بەسراوە نزیکەی ناگەنە 10 ملیۆن 10 ملیۆن لە 80 ملیۆن ناگاتە لە ساعت لە سەدا لە سەدا دەی کورد ڕژێمی ئێرانی ناڕۆخی مادام لە سەدا دەی کورد ڕژێمی ئێرانی ناڕۆخی کابەتە بەکارهێنانی کارتی کورد کارتێکی سوتاوە لەم کاتانەدا. بەڵێ سوپاس دەکەم دوای دێمەوە خزمەتەکە دەرفەدەم کاک حەبیب سەبارەت بە بڵێن هۆکاریمانەوەی ئێران دوای ئەو بڵێن 38 ڕۆژە هۆکارەکەی چییە دوای تریش بابولماندەب ئاوش کاتێکی ترە وایە کاریگەرترە لە بڵێن لە هورموز بۆ فشار دروستکردن ئەگەر ئەنی جەنگەکە بەرەواڵ کشان زیاتر بە بابولماندەب گەروی بابولماندەب بەنسبەت مانەوەی ئێرانەوە بەڕاستی ئێران گومانیتیان نییە ڕژێمێکی ئایدۆلۆژی شمولیە یعنی وەکو وڵاتانی تری جیهان ئەو نیزامانن کە لەسەر ئەساسی ئایدۆلۆژیەک و عەقیدەیەکی تایبەتی دروست بووە و لە دەرەوەی و ئایدۆلۆژی و ئەوانیشەوە قبوڵی هیچ کەسی تر ناکە بەڵام دروستکردنی موسسات لە ڕژێمە ئایدۆلۆژی و سوڵتەویەکانە ئەوانەی دەسەڵاتخواز و شمولین موسسات دروست دەکەن بەڵام ئەو موسساتانە هیچ معنایەکی نامێنێ لە ڕاستیە لەبەرەوەی ئەو موسسانە ڕواڵەتین و ناوڕۆکی پوچە وە لە نەتیجە قەرار ئەگەڕێتەوە بۆ کەسیەک ئەنی بۆ نمونە ڕژێمی ئەسەد ڕژێمی بەعسی عێراقی ئەمانە هەمویان موسساتی عسکەری باشیان هەبوو موسساتی مخابراتی گەورەیان هەبوو ئەمنیان هەبوو چەندین جێشی نیزامی و غێرە نیزامی و میلیشیان هەبوو بەڵام ئەمانە لە نەتیجە خاوەنی بڕیار نەبوون و بە معنای کەلیمە موسسات نەبوون کە بتوانن کارەکانی خۆیان برن بەڕێوە و یەک کەس نەتوانێت مەساری ئیشیان بتوانێت ساری ئیشیان ڕاگرێت لە ئێرانە موسسات دروست کراوە مەسەڵەن سوپای پازاران دروست کراوە بەسیج دروست کراوە ئەرتەشکاری خۆیەکە ئیطلاعاتێکە ئەم موسساتانە سەرڕای ئەوە ئێران ڕژێمێکی دەسەڵاتخوازی شمولیە بەڵام دەسەڵاتی تەواو دراوە بە موسساتانە بە شێوەیەکی ئاسووری کاری خۆیان هەیە لا مرکز نەکرد لە مرکزی ممارسەی موسساتی ئەکەن وێ ئێران ناڕوخە یعنی کاتێک کە وڵات مجموعەی موسسات ئەیدا بڕێوە موسساتەکان حەقیقی بن و گۆشکراویش بن بە عەقیدە و ئایدۆلۆژیەکی دیاری کراوە کە مادەم ڕۆڵی خۆیان پێدرێ و کەسی یەکەم لەسەرەوە تەدەخول لە کاریانە ناکە ئەتوانن مقاومە بکەن و ممانعیان هەبێ و بەرگری بکەن لە ئێرانە وایە یعنی لە ئێرانە سوپای پازاران ڕاستە ڕەبتە بە مرشیدەوە بەڵام مرشید تەدەخولی لە ئیشوکاریان نەئەکرد مەساری ئیشیان ڕاگرێ ساری ئیشیان بگۆڕێت بەڵکو ئەوانم یعنی تۆ سەیرەکەی ئەوە نزیکەی بە پێی ئامارەکان 250 سەرکردە و فەرماندە و بەرپرسی باڵای ئێران کوژراوە یعنی تقریبا 2 سەفونی و کوژراوە کە ناسراو بوون کە خاوەن بڕیار بوون کە فەرماندە بوون کە موسساتی بەشێکی زۆری موسساتی عسکەری ئەمنی سیاسی لەسەر پشتی ئەوان وەسابە بەڵام لەگەڵ کوژرانی ئەوانشە موسسەتەکان باقیە هەرسی نەکردووە لەبەرەوە معنادرا بوو بە موسسەتەکان موسساتی حەقیقی بوون ئەمە هۆکارێکە بێژگەلەوەش لە ئێرانە سوپای پازاران کە بڵێن موسسەی یەکەمە دەستگای یەکەمە کە لە ڕووی ئابووریوە و لە ڕووی سەربازیوە و لە ڕووی ئەمنیوە دەسڵاتی زۆری هەیە لە ڕووی عسکەریوە بۆ خۆتان نزانن ئەوەی موسساتی عسکەری گرنگ بێت لە ئێرانە لە تەکنۆلۆژیای شەڕ لە تەکنۆلۆژیای سیبریانی لە جو ئەوەی کە خۆیان بڵێن جو فەزایی هەوا فەزایی کە هێزە ئاسمانەکانە گرێتەوە درۆن و ئەوانی کێشە گرێتەوە هەمووی سەر بە سوپایە سەر بە سوپای پازارانە ئەمانە بڵێن تەواو هەجومگەکان گرتووە و بە شێوکی موسساتی من بەڕێوە بێجگەلەوەش هێزی ئابووری لە ئێرانە هێشتا بەهێزە یان
هێزی ئابووری هێزی ئابووری بەڵام سزای زۆر هەیە سزایەکی زۆر هەیە لەسەر ئێران بەڵام ئەوان جومگە سەرەکیەکان کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە دایان دەستی سوپا بۆ نمونە هەموو خواردەمەنی و دەرمان سوپای پازارانەی هێنێ هەموو محەتاتی کارەبا و ئاو ئەمانە سوپای پازاران ئێبارەوە بۆ ئەوی لە کاتی جەنگەکانە ئەگەر جەنگیش بوو هۆکارێک نەبێ بۆ هەرسی ئابووریەکی گەورانی ڕکودێکی اقتصادی هەزائیمێکی ئابووری گەورە لە ئێرانە دروست نوێ لە بەروی بەدەست خۆیانەوە بە احتیکاری خواردن نەکرێت احتیکاری دەرمان نەکرێت و ظروفی شەڕ بەکار نەهێنرێ ئەمانە حسابی ئەم شەڕانیان کردووە لە عێراقشە بە هەمان شێوە کە حەشتی شەعبی کە بڵێن تەماهی ئەکا لەگەڵ سوپای پازارانە ئێوە بە هەمان شێوە دروست بێتەوە سێرەکەی لە ڕووی ئابووریوە لە ڕووی سیاسیوە ئەیانوێت دەست بگرن بەسەر دەوڵەتە ئەم دەسەڵاتگرتنە دەسە هەم لە ڕووی ئابووریوە هەم لە ڕووی ئەمنی و عەسکەریوە وای کردووە و معناش دراوە بە موئەسسەکان ئێران بەرگری باش بکات و هێزەکەش تەوزیع کراوە لە ئێرانە ینی هێزی ساڕوخی ئێران و هێزی بڵێن حتا تەکنەلۆجی سیبریانی ئێرانیش لە یەک شارانیە لە تارانە نیە لە ئەسفەهانە نیە بە شێوەیەکی ئاشۆی تەوزیع کراوە بۆ ئەوەی ئەم نقطە زۆرانە نەتوانن هەمووی بە یەک زەربە یا بە چەند زەربەیەک لە نامکەن بۆیە ئەنجا لە ڕووی ئەمنیشەوە کەشفکردنی ئەو باراگاسۆرانەی کە لە هەموو پارێزگەکانی ئێرانە هەیە زۆر زەحمەتەوێ بۆ هەم جۆدی استیخباراتی و هەم لە ڕووی لێدانی سەربازیشەوە ئەمە باشە لەسەر بابلمەندەب یەگومان بابلمەندەب گەروگێکی زۆر گرنگە ینی هیچ گرنگیەکەی لە هورموز کەمتر نیە چکە لە سا 20 وزەی جیهانی و ئابووری جیهان لە بابلمەندەب و ئەڕوانە و ئەگەر حوسیەکان بەیعازی ئێران بابلمەندەب داخن و موزیقی هورموزیش داخن بە تەواوی شتێک ڕوەدا پێ ئەڵێن ڕکودی اقتصادی یعنی لەوەچێ لە عالەمە بە مەلاین فەرمانبەر و کاربن لە عالەمە ئیزن بدرێ بڕۆنەوە بۆ ماڵی خۆیان لەوەچێ بە سەدان هەزار کارگە و مەعمەل و ئەوانەی کە بە وزە ئیشەکەن هەمووی ڕاگیرێت کێشەی هەیە بۆ خواردەمەنی جیهان چکە بەشێک لە خواردەمەنی جیهان لە موزیق و هورموز و بابی مەندەمەڕە بەشێکی زۆری پترۆ کیمیایی و سەمادی کیمیایی کە لە کشت و کاڵە بەکارێت و پەیوەندی بە خواردنەوە هەیە لە موزیق و هورموز و بابی مەندەمەڕە بێجگە لە مەسایلی وزە و غاز و نەوت کەسەڵی بە هەردووکیان هورموز لە سەدا 20 ئەوش لە سەدا 12 یان لە سەدا 30 وزەی جیهانی لە هەردووکیان بە کۆی گشتی سەدا 30 بۆ 32 تقریبا لە سا 35 وزە لەم دوانەوە ئەڕوا ینی بەشێکی قەناتێکی حەیوین هەردووکیان بە یەکەوە کە ئەگەر ئەم دوانە داخرێ بەڕاستی من قەناعەتم بەوە نییە ئەو نسبانەی کە دانراوە بۆ تەنگەی هورمز و دانراوە بۆ بالمەندەبیش لەو ڕێژانە زیاترن کە ئیعلان کراوە کە لە سا 20 و لە سا 12 بڵێ ئەوە تەنها بۆ ئەوەیە کە نبێتە هۆی ینی هەرسێکی گەورەی ئابووری لە جیهانە ئەگینە ئەو دوانە تەنها بە نیم چەکراوەیی ینی ئێستا بە کاملی موزیقی هورمزدا نەخراوە مامۆستاش باستی کرد دۆستەکانی ئێران هەمووی بەکاری بەلایەنەکان پارە ئەدەن و تا ڕادەیەک بە هەنێ وڵاتی تریش بە تەنسیق و ئەوانە ڕوا لەگەڵ ئەوەشە ئەسمێکی گەورە بوو دروست بووە لە عالەمە ئەمە دەری ئەخات کە موزیقی هورمز ئەم تەنگەیە ڕێژەکە زۆر لەوە گەورەکە ئیعلان کراوە ئەڵێ لە سا 20 وزەی جیهانی لە لێوە ئەڕوا بەڵکو ئەمە تەنگەیەکی حەیوی بە جیهانە بەداخستنی ئەم تەنگەیە بە کاملی لەوەچێ تووشی خنکانێکی ئابووری گەورە ببێ جیهان ئەو چ کاتێک ڕوودەدا هەردووکیان بێکەوەدا بخرێن وڵات پێچێ لە کاتێکا بێتکەیتر زەربەکان لە ئێرانە بکاتە حەدی ڕوخانی ڕژیان باش ئەلبەتە ئەگەر من هەموو یەک بابەت کە حەکیمێک بابەت ئیزافە بکەم بۆ قسەی مامۆستاکان و کە دکتۆر برایمیش مەسەلەی هێرشی زەمینی مەرج نییە بەو شێوازەی کەوا قسەی لێ ئەکرێت چکە ئەو هێزەی ئەمریکا هێناوێتێ ناوچەکە بەڕاستی هێرشی زەمینی پێ ناکرێت ینی لە 12,000 سەرباز باسی 50,000 سەرباز 50 پێ ناکرێت ینی بۆ عێراقێکی بچووک بۆ عێراقێکی بچووک کە لە کات هێرشەکان زیکەی 30 میلیۆن خەڵک بوو و مەساحەکەیشی لەوەچێ پێنج ئێران پێنجیەکە پێنجیەکە
ئەمریکا و ئەوروپا نزیکەی 180,000 سەرباز و کارمەندی تری ئەمنی و مخابەراتی هێزی پێشمەرگەی بێژگە لە معارەزەش ئەو نەهێنراوە ئەنجا بە حاڵ کۆنتترۆلی عێراقیان پێ ئەکرد بەڵام لە ئێرانە عێراقی بۆ سوپایەکی ئەوتۆی نەبوو بەڵێ ئەمە عێراق ژێمێکی شمولی بوو ڕبط و بە سەرۆکەوە سەرۆک کرا هەمووی هەرسی کرد بەغای گیرا هەمووی هەرسی کرد لە ئێرانە ئەم هێزەکە هێنراوە ئەگە 100,000 سەرباشی پێ بێنن هجومی زمینی پێ ناکرێت بۆیە جەنگ بۆ کۆتایی هێنان لە ئێرانە ئەبێت جەنگێکی زەربە و شادێکی زۆر گەورە بێ بۆ خۆتان نەزانن کە قومبەلەی زەڕەدرا لە یابان خۆیابان داگیر نەکرا تەسلیم بوو یعنی ئەگەر ئێران ینی لێدانێکی زۆر سەخت بکرێت بە جۆرێک هەموو مەرافقی حیات هەموو ئەو بوارانەی کە ژیانی خەڵکی لە بەناوە هەموو هێزەکانی بڵێن هێزەکانی سوپای پازاران و ئەرتەش و بەسیج و ئەوانە بە کاملی ئینهیارکە ئێران تەسلیمە بێ نەک ئێران داگیرەکرێت و ئەوەش ئامانجی ترامپ بەڵێ بەس قورسیشەوەە زۆر قورسە مامۆستا سپارەت بە کوردەکە شتێک دەبێت دوایش سپارەت بووی کە ئێستا چی ئێران بەڕێوە دەبە بە پوختێکی تۆ سپاس دەکەم تۆزێک هەردوو پرسیارەکە زۆر کێشە بەس با بزانین ێستا چێ ئێران بەڕێوە دەبە تەوان لە دوای مردنی خامنەیی لە سیستەمی ویلایەتی فەقیه وایە ویلایەتی فەقیه لە غیبەتی ئیمامە تەواوی دەسەڵاتەکانی هەیە و بە تایبەتیش لەو کتێبەی کە حکومەت لە ئیسلامە کە خومەینی نووسی تەواو ویلایەتی فەقیه دعني دەسەڵاتی مطلقی هەیە لە هەموو کاروبارەکانە لە ئێرانە ئێستا هەموو کاروبارەکان لە دەستی ویلایەتی فەقیه هەیە ویلایەتی فەقیه ئێستا بووەتە ویلایەتی فەقیه کەسایەتیەکە کە جامع الشرائط بێ یعنی هەموو مەرجانەی کە تیا بێ هەتا پێش بوونی سەردەمی خومەینی لە قانونی ئەساسی ئەو وڵاتە ئەبوایە مەرجعی تەقلید بوایە لە شیعە مەرجعی تەقلید ئەو کەسەیە کە فتوادا کە کتێبی هەیە کە مقەلیدی هەیە یعنی خەڵکێک دین لەوە وەرەگرن بەڵام کە خومەینی مرد خامنەی نەگەیشت بووە ئەو پلەی ئیجتیهادی هەبوو پلەی مەرجعی تەقلید نەبوو بۆیە ئەوەیان تا ڕادەیەکەم کردەوە بۆ پلەی ئیجتیهاد و ئێستا مجتەباش مەرجعی تەقلید نییە بەڵام ئەوترێ دەرسی خارجی وتوەتەوە لە حەوزەی قوم پلەکانی ئیجتیهادی تا ڕادەیەک تێپەڕانوە وەکو مجتەهیدێک گەناسرێ بۆیە ئێستا وەکو بەپێی قانونی ئەساسی بەڵێن دەستوری ئەو وڵاتە دەسەڵاتی باڵا لە دەستی ڕێبەری باڵایە بەڵام پێش ئەوەی هەر لە جەنگی 12 ڕۆژە خامنەی فەرمانێکی دەرکرد فەرمانێک بۆ ئەنجومەنی بەڕێوەبردن یعنی دروستکرا لەبارەی ئەنجومەنی بەڕێوەبردننی جەنگەوە ئێستا ئەم ئەنجومەنە تا ڕادەیەکی زۆر کاروبارەکان بەڕێوە ئەبن و دەسەڵاتی تەواویشیان پێدراوە نەرۆ کاتە هەرو کاتە وتارێکم نووسی فەرمانەکەەوە بوو دەسەڵاتی بەز هەندێک لە دەسەڵاتەکانی خۆیدا بە ئەنجومەنەکە ئیترە و ئەنجومەنە يعني لطواوي ناوچەکانی ئێرانە نوێنەریان هەبوو لە هەر شوێنێک کەسێک بوو بە يعني جگە ئەوەی لە تەواوی ئەوانەی پێشوی هەڵنەوەشاندوتە یاخود فتوایەک شەو بۆ چەکی ئەتۆمی ئەوە هەڵنەوەشاوەتەوە خۆی لە مەرجعی تەقلیدە لە زینی شیعە کەسێک فتوا ئەبا مەرجعی تەقلید ئەبێ زیندوو بێ ئەوەی کە ئێستا فتوای حرامبوونی ئەتۆمی داوە خامنەیی بوو کە زیندوو بوو لە دوای ئەوەی کە مەرجعی تەقلید ئەمرێ ئەو کەسانەی کە دینیان لەم کەسەوە وەرگرتووە یا ئەبێ ئیجازەی مەرجعێکی تر وەربگرن لەسەر ئەو بمێننەوە یا ئەبێ بڕۆن بڵێن بۆ مەرجعێکی تر لە بابەتە نوێیەکانە ئەگەر شتێکی نوێ هاتە پێشەوە ئەوە مەرجعی نوێ ئەتوانێ بڕیار بدا یعنی دوور نییە ئێساچە حرامکردنەکەماوە بۆ ئەتۆمیان ئێستا ئێران زۆر یعنی تا ئەم ماوە پێشوە لیژنەی ئەمنی پەرلەمان داوایان لە مجتەبا خاتەمی کرد کە مجتەبا خامنەیی کرد کە ئەویش هەڵوێستی خۆی دەربڕێ لەبارەی وەکو لیژنەی لیژنەی ئەمنی پەرلەمان وەکو کە بابەتە سیاسیەکە داوایان کرد لە NPT بکشێتەوە کە ئەو وڵاتانەی کە بڵێنەوە فەرمانیان مۆر کردووە کە چەکێتەوە بڵێ بەڵام لە بابەتە ئاینیەکەەوە پێویستی بە فتوایە فتواژەبێ ویلایەتی فەقیه بیدا تا ئێستا مستەبا بێدەنگە لەسەرەوە یعنی فتوایەکی ڕوونی نییە ئایا هەر لەسەر ئەوەی خامنەیی ماون کە ئەوەی خامنەیی دوای مردن ئاتیادیە فتوا توانی ئاساییە بگۆڕێ مستەبا خامنەیی ئێستا ئەوەی نییە ئەوترێ ئەم بابەتە ئێستا دراوە بە ئەنجومەنێکی دینی کە بە تایبەتی لە شورای نیگابانە جێبەجێ بکرێ یعنی بڕیاری لێ بدرێ شورای نیگەهبان ئەنجومەنی پاسەوانی دەستور 12 کەسن ئەم 12 کەسە 6یان ئایەتوڵڵان پیاوی ئاینین والی فەقیه خۆی دایەنێ و 6یان پیاوی یاسایی و قانونین پەرلەمان دایانەنێ ئێستا وترێ یعنی بە جۆرێک لە جۆرەکان ئەم بابەتە بۆی نەبێتە شتێکی شخصیەوانە خراوەتە ناو ئەنجومەنی پاسەوانی دەستور و بە تایبەتی ئەو 6 ئەکادیمیە
قانونیەکە هەڵوێستی ئێران لە کشانەوەی لە NPT و شەشەکەی دیکە بابەتە دینیەکە بێت بۆیە تا ئێستا ڕوون نییە. بەڵێ مەسەری کورد جێری هەڵین بۆ بەرنامەیەکی تر بەزەگەر شتێکت مابێ چکە کاتم ئەوەیە ئێستا لە ئێرانە یعنی بڕیار تەنها یەک کەس نایدا بووەتە فرە جەمسەری و هەموو ئەوانەش حتا ئێستا لە تەواوی بەپێی حکوومەت دەسەڵاتی داوە بە پارێزگا سەرۆکی لیژنەی ئەمنی ئەو وڵاتە بڕیاری وەکو وینێکی سەربەخۆ بڕیاری خۆیان بدەن بۆ پارێزگاکەیە بەس بۆ ئاشتی و بۆ جەنگکار بڕیارەکە لای نەنە ئاشتی و جەنگەوە بڕیار لای ڕابەرە. سوپاس دەکەم کاکتۆر دوو خولەکیش بۆ بەڕێزت سەباردەوەی کە ئێمە لە بەردەم ڕێکەوتن داین لە دوو ڕۆژی داهات و یاخود لە بەردەم هەڵکشانی زەنگەکە داین ئەگەر شتێکیشت مابێ لە خزمەتین دوو خولەک بۆ جەناب. وەڵام پێم وایە بەو پێی کە ئێستا گفتوگۆ دەکەین ترامپ کاتەکەی درێژ کردەوە بۆ 82 سەعات ئەمەش ئاماژەیەکی هەرێمیە کە دیارە گفتوگۆکانیان بە شێوازێکی تر تەسعیدەکە زیاتر نابێ هەرچەندە پێم وایە تەسعیدەکە لەوەی زیاتر کە هەیە ئێستا بڕۆتە قۆناغێکی ترەوە مەترسیدارترێ بۆ هەموو ناوچەکە و دوور نییە شەڕەکە بێتەوەی کە وەکو پێی دەڵێن حرب الكل ضد الكل واتە جەنگی گشتی بەرامبەر بە هەمووی یعنی ئەمە ببێتە هۆکارێک بۆ تەواو هەموو دەوڵەتانی ناوچەکەش بڕۆن ناو جەنگەکە بۆ نمونە ئەگەر بێت و ئەوەی کە ترامپ دەیڵێت بۆ شێوازە بێ ئەو کاتە ئێرانیەکانیش ئەوەندەی لە دەستیان بێت بەرامبەر بە ئەو دەوڵەتانی ناوچەکە دەیکەن دەوڵەتانی ناوچەکەش تا ئێستا هەڵوێستی پارێزگاری و یا بەرگریان هەبووە دەچنە قۆناغی هێرشکردنەوە کە چونە ناو قۆناغی هێرشکردنەوە کاتە لەوچە جەنگەکە شێوازی تر وەربگرێ شێوازێک کە ئەو کاتە بێتە هۆی دروستبوونی داگیرکردنی بەشەکانی دەوڵەتانی تر لە ناوچەکەدا بۆ نمونە ئەو دەوڵەتانی کەندا و بێنان بەرەوە بۆ ئێرانەکان بڕۆن ئەو بەرەوە ئەنی مەترسیەکە گەورەیە و ئەمە وەزیری خارجی وڵاتی گورتەکانی ئەمریکا نشاندەوتی ئێمە لە بەردەم بەرەفراوانبوونێکی مەترسیداری جەنگەکەداین و ئەگەر بێت و ئەمەی کە ترامپ دەیڵێت جێبەجێ نەکرێەوەی کە ترامپ دەیڵێت بۆ بەڕێکەوتن و نەگەنە ڕێکەوتنێک پێم وایە مەترسەکە لە قۆناغێکی مەترسیداردایە و دەبێتە هۆی بەرەفراوانبوونی جەنگەکە و کاتە حەزەکەم بۆش بڵێم لێرەوە کورد لە هەموو کەسێک زیاد مەزلومترە و لە هەموو کەسێک زەرمانتر دەبێت بۆ پێیکەوە چونکە ئێمە لە ئاواسرین نەتەوەکانی ناو خۆڕڵاتی ناوڕاستی مەداخەوە. بەڵێ سوپاس دەکەین بەڕێز دکتۆری برای محەممەد پسپۆڕی زانستە سیاسەکان هەروە کاک حەبیب محەممەد نووسەر و ڕایشکاری ئەسەی سوپاس دەکەین هەروە مەستارکان جات و شارەزای کاروباری سوپاس جەنابش دەکەین سوپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس باوکاران خواتان لەگەڵ.